بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على سيدنا محمد. بنابي خواي بخشندە و میهرەبان، سڵاو و ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ هەر یەکێک لە ئێوەی ئازیز و خۆشەویست کە ئامادەن کە گوێبیستی من. خۆشەویستانم لەسەر داواکاریەکی زۆری خەڵک کە داوایان کردبوو، پرسیاریان هەبوو و داوایان کردووە کە وەڵامی پرسیارەکانیان بینەوە. منیش پێم باش بووتم لە وێبینارێکە ئینشاءالله هەوڵێم کە وەڵامی هەنێک لەو پرسیارانە بەمەوە کە خەڵک زۆر جار بۆی دروستە بێ. خۆشەویستانم، ئێمە لە ئاوات ئەکادیمی لەو ڕۆژەوەی دامەزراوین بەردەوام کۆرس و وێبینار و بابەت و ئەوانەمان بڵاو کردوێتەوە. و یەکێک لەو شتانەی کە جێگەی دڵخۆشی ئێمە و یەکێک بووە لە ئامانجەکانمان ڕەزامەندی بەشداروان بووە. سپاس بۆخوا کە ئەو ڕەزامەندیە زۆرە، ئەو هەموو دوعای خەیری بەشداربووان ئێمە گەیاندووەتە ئەمڕۆ. و لە ئاوات ئەکادیمی کۆمەڵێک شتەیە هەمووی بەبێ بەرامبەر دانراوە و ئێمە بە جیاواز لە هەر شوێنێکی تر ئەو شتەی کە بەبێ بەرامبەر دامانناوە بەڕاستی بۆ ئێمە مەسروفێکی زۆری هەبووە. یعنی کاتێک کە ئێمە لە سایتی ئاوات ئەکادیمیەوە هاتوین دەیان مەقالە لەسەر مێشک و فێربوون بڵاو کراوەتەوە، هەر یەکێک لەمانە لە نووسینەکەیە، لە ئامادەکردنیە، لە دیزاینی گرافیکە، لە دیزاینی سایتەکە هەمووی مۆزەفی هەبووە و هەمووی پارەی بۆ سەرف کراوە. ئێمە لە یوتیوب چەندین ڤیدیۆ کە وابزانم نزیکەی 1000 ڤیدیۆ لە یوتیوب هەیە، ئەمە کارمەندی بەردەوامی هەبوو، بابەتی خراوەتە بەردەست و زانیوێتی چی خەڵکی ئیسپادەی لێ ئەکا، پارەمان پێ بۆی بقرتێنێت و دای بنێ. بۆیە ئەمە ئەڵێم، چونکە من کۆمنتێکم بۆ هاتبوو، کۆمنتەکە بەم شێوازە بوو کە ئەڵێ ئێوە بۆچی، یعنی تەنانەت کۆمنتەکە لەسەر ئەم پۆستە دابەزیوە، پۆست ئەم وێبینارە، ئەڵێ ئێوە هەر شتێک بە پارە نەبێ نیکە. لە ڕاستیە لە سایتی ئاوات ئەکادیمی من زیاد لە 1-2 کۆرسم بەبێ بەرامبەرداناوە. لە سایتی ئاوات ئەکادیمی دنیایەک مەقالە بەبێ بەرامبەر هەمووشی پارەی تێچوو بەڕێزان. کتێبمان تەرجمە کردووە، خوێندومانەتەوە لەوێ بەبێ بەرامبەردامانناوە. لە یوتیوب چەندین بابەتی گرنگ هەمووی بەبێ بەرامبەردانراوە و بەڕاستی من ئەم ساڵ هاتووم کۆرسم بەبێ بەرامبەر وتوتەوە. لەوە چێک کەسێک لە ئێوە بڵێ ئەی بۆ من نەمزانیوە. آخر ئێمە ئەگەر شتێک بتوانین بۆ عام بیکەین ئەوە ئیکەین، بەڵام ئێمە بەچیا بزانین بۆ کۆرسێک کە 100 کەسمانەوێ ئەم 100 کەسە ئەبێ هەڵبژاردە بن. ئێمە هەر لەوەی کە کێ حەزەکات و بیخەینە ناو کۆرسەکەەوە چۆنە بێت. لەبەرەوە خەڵکانێکم کە ئێمە لە ئەکادیمیا ئەیان دۆزینەوە و ئەزانین ئەمانە پێویستە شتانێکی نوێ فێر بکرێن، شتانێکی گرنگ فێر بکرێن و هاتوین کۆرسمان بۆ کردوونەتەوە بەبێ بەرامبەر. خۆشەویستان، ئەمەی کە ئەیڵێم بۆ ئەوەیە چونکە بەڕاستی ئەکادیمیایە کە ستافێکی گەورەی هەیە و خەڵکیی زۆر ئیشی تیاەکە، ناتوانێت ئێمە هیچ جۆرە سەرچاوەیەک نییە کە ئێمە بتوانین بەردەوام بین ئیلا ڕەزامەندی و دوعای خێری بەشداربووان و ئەو پارەیە کە خەڵگەیا بۆ دەورەکان. و پێم وایە ئەمە لای هەمووتان ڕوونە بۆی ئیسفادە لە شتەکان بکەن. من وەکو خۆم بەڕاستی زۆر هەل هەبووە کە ڕێکلام بکەم، هەرگیز نام کردووە. وەخوا شاهیدە ئەمڕۆ کە لە خزمەتتانم هیچ مەبەستم ئەوە نییە 1 نەفەر لە ئێوە لە دوای ئەم وێبینارانە بێ بەشداری کۆرسی هیپنۆتیزم یان کۆرسی NLP بکە. بە هیچ شێوەیە مەبەستم لەم وێبینارە ئەوە نییە، بەڵکو زیاتر مەبەستم خزمەتکردنی ئەو کەسانە بوو کە ڕۆژە بەشداریان کردو یا پرسیاریان هەیە یان لە دوورەوە هاتوون یا نازان ئەم مۆزوعانە چی. اینجا بەڕێزان، ئێمە کۆمەڵێک کۆرسمان هەیە لە ئاوات ئەکادیمی.
نە ڕێکلامی بۆ ئەەکەین نە خەڵکی بۆ ئاگدارەکەینەوە نا هیچ ئەمە جۆرێکە لە سیاسەتی ئەکادیمیا ئێمە لە هەندێ بوارە ڕێکلامی زۆر کراوە خەڵکی زۆر وەرگیراوە لە هەندێ بوارە خزمەتەکەمان کردووە بەڵام دانراوە نەبانگەشەی گەورەمان بۆ کردو نە ڕێکلامیشمان بۆ کردو و بە تەماشنین جارێ وا بیکەین بنسبەت بابەتی هیپنۆتیزم و NLP-ەوە ڕاستێکی پرسیاری زۆر هەڵەگرێ بۆچی یەکێک لە سەرەتاییترین مۆزوعەکانی هیپنۆتیزم و NLP ئەوەیە ئایا پێناسەکەی چییە ئەم شتە چییە کێشەیەکی زۆری ناوەتەوە کۆمەڵێک کەس ئامادەن بە سەدان هەزاران دۆلار سەرف بکەن بۆی شتێکی لێوە فێر ببن کۆمەڵێک کەسیش ئامادەن بە پێچەوانەوە زەحمەت بکێشن بۆ ئەوەی خەڵک ئاگادارکەنەوە کە کۆمەڵێک شتەیە هەڵەیە و پێویستە وریای بن ئەوەی کە لای من گرنگە بەڵگە چییە و چەندێک ئەو شتەی کە تۆ پێشکەشی ئەەکەی زانستیە و چەندێک خزمەتەکە بەڕێزان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دوعا ئەکا پەنا ئەگرێ لە خوا پەنا ئەگرێ ئەڵێ خوایە پەنا ئەگرم بە تۆ لە چی علم لا ينفع لە زانستێک کە سوودی نییە لە پێشکەوتوترین نووسراوێک کە لەم سەرزەویە هەبێ ئەڵێ توێژینەوە طبعاً توێژینەوە لە لوتکەی دنیای ئەکادیمیا توێژینەوەمان هەیە توێژینەوەی زانستی ئەڵێ پێویستە توێژەر توێژینەوە لەسەر شتێ بکە کە ئەو شتە سوودی هەبێت واتە تۆ بڕۆی دنیای شتی زانستی کەشفکەی بەڵام ئەو زانستە کە بە کەڵک نەیە بۆچی باشە وەکوایە تۆ جۆرە چێشتێک لێ بنی کەس تەبیعەتی نەیبە تۆ وەکوایە خواردنێ دروستکەی کەس نەتوانێ بیخوا ئەمە بەزایەدانی سەرچاوەیە جا ئەگەر زانست بێ کارەساتەکە گەورەتر خۆشەویستان لەم دنیاە کۆمەڵێ شتی زۆر بە ناوی زانستەوە خراوەتە بەردەست خەڵک و بانگەشەی بۆ ئەکرێ و قسەی زلی بۆ ئەکرێ بەڵام کە ئەچیتە ناوەوە سەیرەکەی مۆزوعەکەوانی یەکێک لەو کێشانە ئەوەیە کەسانێک هەن ئەیانەوێ سوئیسفادە لە هەموو شتێک بکەن من بەبێ مبالەغە پێتان دەڵێم من لە مناڵیەوە هیپنۆتیزم ئەزانم لە مناڵیەوە هیپنۆتیزم ئەزانم چەندین کەسم خەواندووە چەندین جار خۆم خەواندووە زۆر مەرحەلەشم بڕیوە بەڵام هەرگیز بیرم لەوە نەکردوێتەوە هیپنۆتیزم بەکار بێنم وەکو سەرچاوەیەک بۆ خۆ عەرزکردن یا بۆ بەدەستهێنانی پارە یا بۆ بەدەستهێنانی دەسەڵات و دڵنیاش بن توانیمە یعنی توانیمە ئەوە بکەم ئێستا کە ئەم وێبینارە پێشکەشەکەم لەوە چێ لاتان ڕوون ببێتەوە کە بەڕاستی چۆن من وابیرم کردوێتەوە من ئامادە نەبووم لەبەر سومعەی خۆم شتێ بکەم خەڵک وا بزانێ ئەو شتێک کە من ئەیکەم عیلمی نییە یا هەندێکی کە وا بزانن من خاوەنی هێزێکی سەر و ئاسا سروشتم یان خەڵکێک وا بزانن کە ئەم شتە سیحرە بۆ لەبەرەوەی کە تۆ ئەگەر لەناو کۆمەڵگایەکی ڕەخنەگرە نەژیای و کۆمەڵگاکە لەسەر بنەمای زانستی کاری نەکرد ئیتر تۆ ناتوانی بەڕاستی هەنێشت هەیە بە شێوەیەکی زانستی و ڕێکوپێک جێبەجێیت لە کاتێکە کە لە ناو دەروونزانیە لە بەشی کۆنشەسنس واتە بەشی وەعی ئێمە دیراسەی هیپنۆتیزممان هەیە لە سایکۆثراپیا دیراسەی هیپنۆتیزممان هەیە بەڵام کاتێک کە تۆیی بابەتێکی زانستی وەکو چی وایە بەڕێزان وەکو ئەوە وایە چەقۆیەک دروست کراوە کە پزیشکێک لە کاتی نەشتەرگەریا بەکاری بێنێ تۆ بێ ئەم چەقۆیە بەی بەدەست مناڵەوە بڵێ ئادەی یەڵا قەڵەمەکانتانی پێدایەن ئەم چەقۆیە بۆ دروست نەکراوە ئەمە قەڵەمدادەر نییە ئەمە دروست کراوە پزیشکێکی نەشتەرگەری
ئەمە بەکاربێنێ بۆ دروست نەکراوە لە قوتابخانەکانە دابەشێکی بەسەر مناڵە قەڵەمەکانیان پێ داهێن کەواتە کاتێک کە تۆ دوکانێکت داناوە ئەزانی ئەم چەقۆیە بۆ پزیشکە بێ نابێ بیفرۆشی لە قرتاسیە کەواتە کۆمەڵێشت هەیەکە لە 100% عەمەلیە زانستیە کاریگەرە بەڵام کاتێک کە تۆ ئەزانی خەڵکەکە ئاواهی کڕیارەکانت ئەوە نییە چ پێویستەکان گوناح دەکات تۆ ئەوە بفرۆشیت لەبەرەوە ئازیزان من ئەم شەو لە خزمەتتانە بە شێوەیەکی زۆر زانستی و بە کورتی و بە پوختی پێتان ئەڵێم هیپنۆتیزم چییە؟ NLP چییە؟ ئایا ئەمانە زانستن؟ ئایا ئەمانە هیچ توێژینەوەیکی زانستی پشتگیری ئەم شتانە ئەکا؟ ئایا ئەو شتانەی کە خەڵک باسی ئەکا ئەوەیە؟ بۆ نمونە هیپنۆتیزم و NLP ئەوە نییە لە دنیای عەرەبیە بە ناوی پاراسایکۆلۆژیا و بە ناوی ئەوەی کە پێڵێن بەرمەجە لۆغەویە لە عەسەبیە و نازانم کۆمەڵێ شتیان هێناوە هەر تەرجمەیە بەڵام کە ئەچیت سەیری ناوەڕۆکەکەیەکی سەیرەکەی کۆمەڵێ خورافات و قسەی بێمەعنا و فەلسەفەی بێسەروبەر و ئەمانە هاتوون تێکەڵیان کردووە و دەورە ئەڵێنەوە بە خەڵک و بە ناوی عیلمەوە قسە ئەکەن و خەڵکە خەڵەتێن و کاتێک کە تۆ خەڵەتاوی دەستی ئەو مۆزوعانەی تۆ بەڕاستی شتەکەت بۆ نادۆزرێتەوە بۆیە من بە تەحەداوە ئەڵم من نازانم خەڵکی تر ئاگام لێی نییە بەڵام ئەوەندەی ئاگام لێیە هەر کەس لە کوردستانە لەسەر ئەم بوارانە ئیشی کردووە یەکسەر داخڵی کۆمەڵێک شتی نازانستی و خورافات بووە و کۆمەڵێک کەس بۆ خەڵەتاندن بەکاریان هێناوە و کۆمەڵی خەڵک بۆ خۆموهیمکردن بەکاریان هێناوە بۆیە دوای ئەم وێبینارە پێم وایە شتەکان زۆر ڕوون و ئاشکرا ئازیزانم من ئەوەی پێم کرا بێ هەنێشتم ئامادە کردووە بۆی نووسینەکانیش لەبەردەستا هەبێ و هیوادارم ئەوانەی کە بەم بابەتە معجەبن یا ئەوانەی زۆر ڕقیان لەم بابەتێ بە شێوەیەکی بێلایەنانە گوێ لە قسەکانی من بگرن تا کۆتایی ئازیزانم هیپنۆتیزم و NLP با من ئەم شتە لابم لەسەر شاشەکە ئاشنایی من بۆ هیپنۆتیزم و NLP بۆ ساڵی 1995 ئەگەڕێتەوە وا نازانم لەو زەمانە لەناو هەزاران کەسێ زانی بێتی هیپنۆتیزم چی ساڵی 95 و 96 من هیپنۆتیزمم فێر بوو و ساڵی 98 NLP واتە لە نەوەدەکانە فێر لە نەوەدەکانە لەناو قوڵایی دواکەوتوی و خورافات و قسەی بێسەروبەرە من توانیومە جێپەیەک پیایە بڕۆم کە زانستی بێت و ئەمڕۆ شانازیفشی پێواکەم و ئامادەشم ئەم بابەتی کە ئێستاکە ئاوە بەکراوی پێشکەشیەکەم ئامادەم لە هەر دەستگایەکی زانستی و ئەکادیمی لەم دنیاە من ئامادەم قسەی خۆم بکەم و دڵنیاشم قسەیەک ناکەم کە زانستیان یەکێک بتوانێ قسەکانم بەدرۆ بخاتەوە خۆشەویستانم ئایا هیپنۆتیزم و NLP زانستن بە پێش هەموو شتێ وەڵامیان پرسیارە بەمەوە ئێمە کۆمەڵێ شتمان هەیە ناتوانانی پێ بڵی زانست بەڕێزە هەنێ شتێ ناتوانانی پێ بڵی زانست بۆ نمونە فیتنس زانستە جیم زانستە وێنە کێشان زانستە ناتوانین پێ بڵی زانست بۆ نمونە ئایا دینداری زانستە نوێشکردن بە جەماعەت زانستە ئایا تەنانەت خودی فەلسەفە زانستە ئایا زانستی مەنتیق بەڕاستی عیلمە ئایا
ئەو زانستە شەرعیانی کە ئێمە هەمانە وەکو زانستەکانی قورئان وەکو زانستەکانی فەرموودە بەپێی ئەو پێوەرەی کە ئەمڕۆ لە دنیای ئەکادیمیا بە شتێک گەوترێزان ئایا زانستە؟ واتە وەکو چۆن ئەڵێ فیزیا زانستە، کیمیا زانستە، ئەندازیاری زانستە، بیرکاری زانستە، ئایا ئەو شتانەی تریش ئایا بۆ نمونە تەسەوف زانستە؟ خۆشەویستە کەواتە ئەبێ ئێمە لە ئەسڵی مەوزوعەکە تێبگەین. ئێمە ئەنواعی مەعریفەمان هەیە. هەر مەعریفەیەک کە تۆ ئەیبینی یان فەلسەفەیە یا ئەدەبیاتە یان مێژووە یان خودی زانستەکانە، زانستە مرۆییەکان و زانستە ئەزموونگەراییەکان. کاتێک کە تۆ وتت من هەر زانستم قبوڵە، یعنی تۆ چی قبوڵ نییە؟ یعنی دینت قبوڵ نییە، یعنی فەلسەفەت قبوڵ نییە، یعنی هونەرت قبوڵ نییە، یعنی ئەدەبیاتت قبوڵ نییە. خۆمانە زانست نین. کەواتە ئەم قسەیە تۆ یەکێ بڵێ وەڵام من خەریکی شتێکم زانستە، یەکێ بڵێ وەڵام ئێستا بۆ نمونە ئایا کاراتی زانستە؟ کێ کێشەی لەگەڵ ئەوە هەیە کاراتی زانست بێ زانست نەبێ؟ بەڵام ئایا پرسیارەکە ئەوەیە ئایا جوڵەکانی کاراتی جوڵەیەکی زانستین؟ من ئەڵێم بەڵێ، چونکە بە شێوەیەکی زانستی لە بایۆفیزیکە لێکۆڵینەوە لەسەر هەموو جوڵەکان کراوە. کەواتە ئایا ئۆزۆکی کە جوڵەیەکی کاراتیە ئایا ئەمە زانستە؟ نەخێر. بەڵام ئایا وەشاندنی بۆکس بەم شێوازە زانستیە؟ بەڵێ بەڵێ. چۆن نەزانی؟ لە زانکۆی تۆکیۆ لێکۆڵینەوەی لەسەر کراوە. لێکۆڵینەوەی لەسەر کراوە بۆ نمونە کە باسایدای مەسەڵەن هەر جوڵەیەک لە جوڵەکان، هەر ستاندێک لە ستاندەکانی کاراتی لێکۆڵینەوەی لەسەر کراوە کە ئەمە چەقی قورسایی چۆنە، جونگەت لێیا چۆنە، کێشی لەش چۆنە، ئەم لێدانە بەکام ماسوولکە ئەبێ و ئەم لێدانە ڕاستەقی چۆن و نەهەڵەکەی. بەڵام ناتوانانی بڵێ کاراتی زانست. لەبەرەوە بە لەو جۆرە بیرکردنەوە بینە خوارەوە، چونکە ئەگەر تۆ بە تەمابی بڵێ هیپنۆتیزم زانستە، منیش لە تۆ ئەپرسم هەموو ئەو شتانی تۆ بەلا تۆ گرنگن زانستن. بۆ نمونە ئایا پەندی پێشینان زانستە؟ کەواتە ئازیزان ئەمەی کە ئەمڕۆ تۆ ئەڵێی ئەم شتە زانستە یا زانست نییە، ئەم پرسیارە هەڵەیە و ڕاستەکە ئەوەیە ئەم شتە چییە جارێ؟ باشە ئەوتمان زانست نییە، ئەم شتە چییە؟ بۆ نمونە تۆ بە من ئەڵێی NLP چییە؟ من ئەڵم پێت ئەڵم تەکنیکە، من پێت ناڵم زانستە، من پێت ئەڵم تەکنیکە. تۆ ئەڵێی هیپنۆتیزم چییە؟ ئەڵێم حاڵەتی گۆڕاوی ئاگاییە. کەواتە لێرە پرسیارەکە دروسە بێ ئەگەر زانستیە بەڵگە چییە؟ ئەگەر زانستی نییە ئەو کاتەش دوو احتیمال هەیە، یا توێژینەوەمان لەسەر نەکردو یا خورافاتە. لێرە من بە ڕاشکاوی شتەکانم ئەڵێم ببورن ئەگەر هەستەکەن کە مەوزوعەکە درێژە بێتەوە، بەڵام ئەمێ زۆر ڕاشکاو بم. ئێستا با پێکەوە بڕوانینە نوێترین توێژینەوە زانستیەکە. باشە ئازیزان؟ کەواتە ئەگەر توێژینەوەیەکی زانستی وتی فلان حاڵەتی NLP ڕێژەی ئیسفادەکەی ئەوەندەیە، ئەبێ من و تۆ قبوڵمان بێت. ئەگەر توێژینەوەیەکی زانستی وتی هیپنۆتیزم بۆ ئەم شتە ئیسفادەی نییە، ئەبێ بڵێن ئیسفادەی نییە، چونکە لێکۆڵنەوەکە سەرماندوێتی. ئەگەر وتی ئیسفادەی هەیە بزانین لە چی ئیسفادەی هەیە. با بگیان ئەمانە ئەسای سحری نین. تۆ بتەوێ بە NLP هەموو شتێ بکەیت، تۆ بتەوێ بە هیپنۆتیزم هەموو شتێ بکەیت. کابرا ئەڵێ وەرە تۆ هەر نەخۆشیەکەت هەبێ بە هیپنۆتیزم چارەسەر یەکەم. ئێوە نییە. توێژینەوەی زانستی هاتووە پێمان ئەڵێ لە چیا سەلمێنراوە کە ئەم شتە کاریگەری هەیە. لە شتێکی ترە قسەی زانستیانە ئەوەیە ئەبێ بڵێ ئەگەر بەڵگەت نەبوو، پێچەوانەکەیت نەبوو، واتە تۆ نەت سەلمان. بۆ نمونە تۆ
هزار نەخۆشی شێرپەنجە هێنی بە هیپنۆتیزم لەگەڵیان خۆت مانوو ئەەکەیت و هیپنۆتیزمیان بۆ بەکارێنی دوایی بەپێی توێژینەوەکە بۆ دەرەکەوێ دووشتت بۆ دەرەکە سم علمیان پێتان علمیان ئازاری نەخۆشەکە ئەتوانی کەم کەیتەوە بە ڕێژەیەکی زۆر بەرچاو علمیان ناتوانانی چارەسەری کەواتە تۆ ئەو کاتەی ئەڵێ هیپنۆتیزم بە شێوەیەکی زانستی سەلمێنراوە کە ئەتوانێ ئازار کەم کاتەوە بەڵام لە خۆتەوە بڕۆی خەڵک بخەڵەتێنی بڵی پارەم بەرێ هیپنۆتیزمێ بۆ بەکارێنم شێرپەنجەکەت چارەسەرە بێ ئەمە خەڵک خەڵەتان دەدا ئەگەر وتت فلان جۆر چارەسەرە بێ زانست قسەکەی ئەوەیە ئەڵێ هیچ بەڵگەیەکم لەبەردەست نییە ئینسانی زانستی ئیشی ئەوە نییە عەشرەتگەرایی نییە بڵێ وەڵام من لە پێناوی عەشرەتەکەما خۆمەیان بکوشت من کاتێ پرۆفیسۆر ئۆچینۆفسکی لە زانکۆی وارش داوای لێ کردم توێژینەوە بکەم لەسەر NLP بە شێوازی مێتا ئەنالیسز واتە توێژینەوەکان بێنم دوایی پێی بڵێم کە بەپێی ئەم توێژینەوانە لە سەداچەند ئەم شتەوایە باوەڕکەن خۆشەویستان نەهاتم وا بڵێم وەڵام من خۆم لەبەرەوەی ساڵانێک لەم بوارە مطالعەم کردووە جێبەجێم کردووە ئیسفادەم کردووە نەخۆشم پێچاک کردووە عادەتی خراپی خەڵکم پێگۆڕیوە نەفەر هەبووە لەو ڕۆژەی لەدایک بووە پەنجەی خستوتە دەمی مژیوێتی تا تەمەنی 12 ساڵی من بە یەک جەلەسە دانیشتم لەگەڵیا کە پێشتر دەیان محاولەیان لەگەڵا کردووە لە دوای ئەوە جارێکی تر وازی هێناوە لەوەی کە پەنجەکانی بمژێ کاتێکە ئەخەر باشە من کۆرسی NLPم بە بەڕێوەبەری قوتابخانەکان وتووە کۆرسی NLPم بە چەندین کەس وتووە کە کێشەی خێزانیان هەبووە من نەهاتوم بڵێ مەڵایەم ئەم شتە موهیمە مادەم من شارەزام کەواتە با بڕۆم بگەڕن دیفاعی لێ بکەم نا بەڕێزان ئەمە وەکوتم ئەمە عەشرەتگەرایی نییە تۆ وابزانی لە شەرەف و ناموس و گەورەی تۆ داوەزێ ئەگەر ئەم شتەوانە بێ من هاتم وتم شەرت بێ علمیان ئەچم سەیرەکەم هەموو توێژینەوەکان ئەوەی دەستم کەوێ سامپڵەکان وەرەگرم بزانم ئەم توێژینەوانە چی ئەسەلمێنن هەرچیان سەلمان من باوەڕم بەوە هەیە نەک بەوەی کە لە ڕابردووە خۆم کردومە یا خۆم مانوو کردووە یا شت فێر بووم یا ئیسفادەم لێ کردووە خۆشەویستان هاتم تەماشای دنیای لێکۆڵینەوەم هێنا لە ئەفریقا کرابوو لە ئێران کرابوو لە وڵاتانی عەرەبی کرابوو زۆر بەشی لە ئەمریکا کرابوو لە ئەوروپا کرابوو هەموو لێکۆڵینەوەکانم هێنا سەیرەکەم NLP زانست ئەتوانێ بیسەلمێنێ کە تەکنیکێکی کاریگەری پەیوەندیە تەکنیکێکی کاریگەری پەیوەندیە لێرە بەڵگەمان هەیەکەوە بەڵام کاتێک کەسێک بۆ پارەپەیاکردن ئەچێت دەورە ئەڵێتەوە و ئەو سەعادەت بوو یعنی ماوەیەک ساڵانێک لەو بەر بەڕاستی وای لێ هاتبوو هەر کەسێ هەڵەسا ئەوی من شارەزای بواری پەرەپێدانی مرۆییم بانخواست تەبینی ئەوی من شارەزای بواری پەرەپێدانی مرۆییم دکتۆر تەبینی ئەوی من شارەزای بواری پەرەپێدانی مرۆییم مامۆسای ئاینی تەبینی ئەوی من شارەزای بواری پەرەپێدانی مرۆییم هاتبوون هەموو شتێکیان تێکەڵ کردبوو بەسەریەکە بە هەوەسی خۆیان زەوق و سەلیقەی خۆیان عادەتی خۆیان بیرکردنەوە و باوەڕی خۆیان فکری خۆیان بە ناوی پەرەپێدانی مرۆییەوە بە خەڵکە ئەفرۆشتەوە بە خەڵکیان ئەوتەوە کەسێکی وەکو منیش کە لە مناڵیەوە لەناو ئەم بوارا بووم دوای ئەو هەموو ساڵت زانین بە بەشتەکەی منی ژەرواڵن ئەڵێن بواری پەرەپێدانی مرۆیی یعنی تۆ تەسەورکەن لە ساڵی 96ەوە حتا 2006 تۆ حتا نەک 2006 حتا 2012 ئەو هەموو ساڵە تۆ مطالعە بکەی لە بوارێکە دوایی بێ سیرکەی ناویکیان لێنا و خەڵکی تر خەریکی ئەو بوارەیە و ئەوە بە چاوی خۆمان هەمومان بینیوە و من لەم قسەیەمە شەرم لە هیچ ڕاهێنەرێک ناکەم کام قسەیەک و زۆربەی ڕاهێنەرەکانیش دۆست و هاوڕێ و کەسی خۆشەویستی من و ئەیان ناس باشە یعنی ئەوەی کە تۆ 12 ساڵ بە عیلمی ڕاکی بە دوایە نەفەرێکی تریە بە هەوەس و بە ئارەزوو بە مەسلحەتی خۆی ئەچێتە ناو مۆزوعەکەوە ناویشی لێ ئەنێ
تۆ عەجیبت لێت. خۆی لە ڕاستیە بەڕێزان کە ئەڵەی پەرەپێدانی مرۆیی باوەڕکەن شتێکمان نییە بەنای پەرەپێدانی مرۆیی ئیلا ئەوەی کە پێی ئەوترە هیمن دیڤلۆپمنت ئەوە بابەتێکە لە ناو دەروونزانیە کە باسی گەشەی مرۆڤەکە و بابەتێکی کەشمان هەیە کە لە منەظەمەیەکی وەکو یوئێنە باز لە پەرەپێدانی تەندروستی و ئابووری و خوێندن ئەکا بۆ کۆمەڵگاکان یعنی شتێکمان نییە بەناوی پەرەپێدانی مرۆیی ئەمەی کە هێنایان بە ناوی تەنمیە ئەلبەشەریە لە وڵاتانی عەرەبیە ئەمە شتێ بوو هەر کەسە و بە هەوەسی خۆی هەموو شتێکی تێکرد بۆیە بەڕاستی سەریان لە شارەزایانی شەریعە و ئیسلامیش هەموو تێجە بۆ چکە کابرا هاتووە فکرە و فەلسەفەی یۆنانی هێناوە فکرە و فەلسەفەی یۆنانی هێناوە فکرە و فەلسەفەی هندستانی هێناوە بە ناوی NLP و ئەیڵێتەوە بە خەڵک کاتێک کە مامۆستایەکی ئاینی ئەمە بینێ مەجبورە بڵێ وەڵا ئەمە فەلسەفەی شەرقە و ئەمان فەلسەفەی غەربە و ئەمە نازانم ئەمە شتێکە بە ناوی زانست و فیزیاوە بە ناوی تاقەوە هیچ بەڵگەیەکی علمیشکی لەسەر نییە یەکێکی کە باسی مغناتیسەکە هیچ پەیوەندی بە مغناتیسەوە نییە بەڕێزان تەسەوورکەن لە دنیای عەرەبیە ئەوترێت تەنویم المغناطیسی باشە تەسەورەکەن ئازیزان ئەمە بۆ ساڵی 1700ەکانە گەڕێتەوە ئەم قسەیە واتر لە 1800ەکانیشا زەحمەتە تۆ بیدۆزیتەوە لە دنیای زانستە لە 1900ەکانە تۆ هەر زەحمەتە لە 2025 تۆ بیت باسی شتێ بکەی کە لە بیرکردنەوەی خەڵک لە 1970ەکانە چۆن بوو و توانە تەنویمی مغناطیسی لەبەرەوە ئەو کەسەی کە لەم بوارە قسە ئەکا سەرچاوەکانی عەرەبیە تکایە با وا بزانێ کە هەمووی مخەربەتە هەمووی بێمەعنایە هەمووی بێسەرچاوەیە و هەمووی تێکەڵ و پێکەڵەیە هەمووی فڕەیە لە مێشکی خۆتە هەر کەسێک لەم بوارە بە عەرەبی دیراسی کردووە وا بزانێ تەنها سەری لێ تێکچوو هیچی نەخوێندوێتەوە جایتر شارەزای بواری شەریعەیە یاخود شارەزای ئەم بوارانێ من پێڵێم فڕەیە لە مێشتە ئەوە هەمووی خەڵەتاوی هەمووی قسەی ئەموو ئەوە هەمووی شتانێکە هەر کەسە و بۆ خۆی بە هەوەسی خۆی شتی تەرجمە کردو و دایناوە و تێکەڵ و پێکەڵەیەکە ئەم سەرۆسەری دیارنی کەواتە بابین بزانین ئایا زانست ئەڵێکی خۆشەویستان ئەتان بم بۆ معتەبەرترین متمانەدارترین سەرچاوەی زانستی لەم سەرجەگە خۆشەویستان متمانەدارترین سەرچاوەی زانستی کتێب نییە ئەوە لە دنیای عەرەبیایە بەحسی ماستەر مهمە بەحسی دکتۆرا مهمە کتێب مهمە لە دنیای ئەکادیمیە ئەمانە گرنگ نین شتێکی تر گرنگە ئەویش توێژینەوەکانە واتە هەموو کەسێک دەتوانێت کتێب بنووسێ هەموو تەلەبەیەک کە ئەچێتە ماستەر و دکتۆرا بەحسە نووسێ باوەڕکەن هیچ گرنگ نییە ئەوەی کە لە دنیای عەرەبیە ئەچن توێژینەوەکانی ماستەر و دکتۆرایان تەبعەکەن و ئەزانێ شتێکی زۆر مهمی کردووە لە دنیای زانستە یەک دنگ حسابی بۆ ناکرێت دڵنیاتانەکەمەوە دنگ حسابی بۆ ناکرێت یعنی ئەگەر تۆ قسەیە بکەی بڵێ من قسەکەم عیلمیە سەرچاوەکەت کامەیە وەڵا بەحسی ماستەری فڵان کەس و بەحسی دکتۆرای فڵان کەسە دڵنیاتەکەم ئەوە هەر سەرچاوە نییە ئەگەر قسە ئەەکەیت و ئەڵی سەرچاوەکەم کتێبە من دڵنیاتەکەم ئەوە هەر سەرچاوە نییە کتێب زیاتر بۆ خوێندنەوەیە بۆ فێربوونە و هەندێک کتێبی ئەکادیمیمان هەیە بۆ خوێندن تۆ سبەی لە توێژینەوەی کاوەک سەرچاوە بەکاری بێنی کارەسات لەبەرەوە بە ئەمەش ڕاستکەمەوە چکە ئەمە لە کۆمەڵگەی ئێمە کارەساتی ناوەتەوە مامۆستا مەلا فڵان کەس کتێبێکی نووسیەوە یا بەحسێکی ماستەری کردو یا بەحسێکی دکتۆرای کرد بەڕێزان لە دنیای ئەکادیمیا ئەمە پێی ناوترێ سەرچاوەی زانستی متمانەدار من خۆم ماستەرم هەیە خۆم توێژینەوەم کردووە توێژینەوەکەی من نەخوا یەک فلس ناژی لە دنیای عیلما بۆ لەبەرەوەی من نەچووم توێژینەوەکەم بم بە دەستگایەکی زانستی لە جەرناڵێکی زانستیا داوازێ با قسەکانیشم ڕاست بوو بێت جایتر تا ئێرە هێناومانە ئێستا من وا قسە ئەەکەم ئەزانم تایەتی مامۆسای زانکۆیە
ئەزانم تایەتی ماوەسای ئاینیە، ئەزانم تایەتی بانخوازە، ئەزانم تایەتی هاتووە بەس بزانێ NLP هیپنۆتیزم چییە، هیچی لێ نازانێ، ئەرزانم تایەتی دنیا کتێبی بە عەرەبی یا بە فارسی یا بە زمانەکانی تر خوێندوێتەوە لەم بوارە و ئێستاکە ئامادەیە. بۆیە من ناچارم قسەیە بکەم کە هەر کامێکتانم بیرەکەوێتەوە مەجبورم تێبینێک بم. کەواتە خۆشەویستان، کتێب و بەحسی ماستەر و دکتۆرا و ئەمانە لابە لە مێشتە. ئێمە شتێکمان هەیە، یان ئەوە تا بەڵگەی زانستیمان هەیە لە توێژینەوەی زانستی، ئەمە وەکو بەڵگە شتێکی کەشمان هەیە کە ئەسڵی مەوزوعەکەیە کە وەکو سوودی هەیە لایەنە هونەریەکەیەتی کە کەسێک شتەکانی چەندێک جێبەجێ کردووە و چەندێک لێهاتووی هەیە لە جێبەجێکردنی شتەکانە. ئێستا کە ئازیزانم ئێمە ئەتوانین بڵێین ئەمەی کە من نیشانی ئێوەی ئێم ئەمە تاکە شتێکە ئێمە ناوی بنین سەرچاوەی زانستی. تەماشاکەن خۆشەویستە، ئەمە یەکێکە لە هەرە معتەبەرترین ئەو سەرچاوانەی کە تایبەتە بە زانستی پزیشکی. ئەوانی تریشم نەهێناوە، یعنی ئەوانەی کە تایبەتە بە زانستە کارجارگەکان یان زانستەکانی دەروونزانی و کۆمەڵناسی و فەلسەفە و بابەتەکانی تر نەخێت. ئەمە باسی زانستی پزیشکە. یەکەم جار بابین لێرە بەس بنووسین هیپنۆسز. باشە ئازیزان، اینجا لە ساڵی 1894ەوە کاکە جانین بۆ بکەین بۆ ساڵی 2020 واتە تەنها توێژینەوەیەک ئەخەمە بەرچاوتان کە لە بینی ساڵی 2020 بۆ 25 ئەم توێژینەوانە تۆ ئەتوانی متمانیان پێ بکەیت. لەناو ئەم توێژینەوانە بۆ نمونە ئەگەر تەماشایەکی هەرێکێک لەم توێژینەوانە بکەین، مەسەلەن ئەمە توێژینەوەی یەکەم بەبێ لایەنگیری، یعنی هیچ پێویست ناکە بڵێن ئەم شتە وایە یاوانی. ئەمە هەر توێژینەوەی کە بە ناوی هیپنۆسز، لەم توێژینەوەیە لە ڕووی پزیشکیەوە باس لە گرنگی چارەسەرکاری هیپنۆتیزمەکە وەکو وەسیلەیەک بە تایبەتی سێڵف هیپنۆسز وەرگیراوە کە شێوازی تەڵقینکردنی تیا بەکار هاتووە و باس لەوە ئەکاکە لە ڕووی پزیشکیەوە ئەکرێ چەندێک کاریگەر بێت. باش، بابچین بۆ ئەمانی تر. ئەمە باسی ئاگایی و ئیرادەیە. باشە، لێرە باسی ئازاری درێژخایەنە. بەڕێزان، زۆرێک لەو توێژینەوە پزیشکیانەی لەسەر هیپنۆتیزم کراون و پشتڕاستی بەهێزی و کاریگەری هیپنۆتیزمەکان زۆربەیان ئەوە ئەسەلمێنن کە هیپنۆتیزم لە کەمکردنەوەی ئازارە کاریگەرە. و من خۆم نەخۆش هەبووە، شێرپەنجەی هەبووە، یەک زیاد لە یەک نەخۆش، بەهۆی ئازارەوە ژیانی تێکچووە بەسەریەکە. دوجار من ناچار بووم فێری NLP بکەم، بەڵام فێری هیپنۆتیزمی بکەم و بەهۆی هیپنۆتیزمەوە ڕۆژانە یەک دوو جار توانیوێتی ئازارەکانی ڕاگرێ. و سپاس بۆخوا تا ئەو ماوانەی ئەخیری نەخۆشێکی شێرپەنجە کە ئیتر وەفاتەکە، مانگەکانی ئەخیر ئازارێکی زۆری هەیە و زۆر ناڕەحەتە بێن. بەهۆی هیپنۆتیزمەوە توانیوێتی ئازارەکانی ڕابگرێت. ئەمە توێژینەوە زانستیەکان زۆربەیان ئەوە ئەسەلمێنن کە بەڵێ بۆچی باشە anxiety and pain management. باشە، زۆربەی توێژینەوەکان لەسەر زۆر بەشی لەسەر چی کراوە؟ من کۆمەڵە توێژینەوەم سیر کردوێنێ، زۆربەیان لەسەر ئەوانە کراون کە هەر خۆیان لە نەخۆشخانە ئیشەکەن وەکو پەرستارەکان. تەماشایەکی ئەمە بکەن
بۆ کەمکردنەوەی ئازاری فەقەری خوارەوە هی پشت. کەواتە توێژینەوەی زانستی زۆرمان هەیە ئەمڕۆ هەمویان تازە، هەموو توێژینەوەکان هی ساڵی 2020 بۆ 25. ئێستا ئەگەر نەزانی چییە کارەساتە، یعنی تۆ ئەبێ بزانی چییە ئەم شتە کە کاریگەرە لە ڕووی زانستیەوە ئەوانە هەمووی بەڵگەی زانستیم ئەتوانی بڕۆی دەیان توێژینەوە 68 توێژینەوەی داناوە کە لە 2020ەوە کراوە، زۆربەیان باسی چارەسەری ئازار و چارەسەری قەلەقی و باشکردنی حاڵەتی دەرونی خراپی وەکو خەمۆکی و اینجا ئەمانەیە کە من پێویست ناکە کاتان بەرم، بەڵام خۆتان ئەمە سەرچاوە زانستەکەی دانە سەیریان بکە و ڕێژەشیان دیاری کردووە. مەسەلەن توێژینەوەیەک ئەڵێ بۆ ئازار لە سەدا ئەوەنەی خەڵکی ئیسفادەی لێ کردووە، یەکێکە ئەڵێ بۆ قەلەقی، بۆ نمونە لێرە ئەڵێ چی effectiveness of hypnosis on pain and anxiety in dentistry narrative review. ئەگە بڕۆی سەیریکەی من سەیری هەندێکیانم کردووە، ریزەڵتەکەیانم بینیوە کە بەڵێ گومانیتیانە ئەمە یعنی شتێکە من هەر لە مناڵیۆ زانیومە و جێبەجێشم کردو و واش بووە، بەڵام ئەو زەمانە قسە و کردایە ئەیان و دەم شتە علم پشگیری ناکە و زانستی نییە. بەڵام ئەوە تا من باسی ساڵی 1996 بۆکەم، ئێستا لە 2025 یعنی دوای نزیکەی 29 ساڵ لەوەی کە من تەطبیقم کردووان لە 29 ساڵ لەمە پێشکەلەی تێگەشتوم، ئەو زەمانە هیچ بەڵگەیەکی زانستی لەسەر شتەکان نەبووە، بەڵام من شتەکەم بە چاوی خۆم بینیوە، شتەکەم ئیحساس کردووە، شتەکە زانیومەکەوەیە، بەڵام وتومە مادەم بەڵگەی زانستی لەسەر نییە، من ئامادەنیم ئیشتی لەسەرکەمەوە تا ئێستاکە دنیا بەڵگەی زانستی لەبەردەستان، ئێستش لە زال بە پێویستی نازانین ئیشی لەسەرکی. خۆشەویستان، بابچین تەماشای NLP بکەین، بزانین ئایا بەڵگەی توێژینەوەی تازەمان هەیە لەسەر NLP. بەڕێزان، طبعا کە ئەڵێ NLP دوو NLP مان هەیە، یەکیان شتێکی کەیە natural language. خۆشەویستان، ئەمیش ئەها سیرکەن لە 83ەوە توێژینەوە هەیە، بەس زۆر بەکەمی. لەم ساڵە توێژینەوەکان زیایی کردووە. لە تاان کۆرۆنا یەکێ بوو لە هۆکارەکان. خۆشەویستانم، ئەوە تا ئەو توێژینەوەی کە لەسەر ڕێک پەیوەندی بە کۆرۆناوە هەیە. ئەمە باس لە ئەم توێژینەوەیە باس لە کاریگەری NLP ئەکا لەسەر ترسی ئەو کەسانەی کە گورچیلەیان بۆ گوتانراوە. ئای تەسەوورکەن لەسەر وردەکاریانە توێژینەوە کرا. ئەمە باسی NLP ئەکا لەسەر ئازار و کاتی عملیات. ئەمە باسی کەمکردنەوەی سترێسەکە لە قوتابیانی نێرسینگ کە ئەوانە ڕوبەڕووی وەزعەکە بوونەتەوە لە کاتی پاندێمیەکە. ئەمە باسی کاریگەری NLPەکە لە مەسەلەی زیادبوونی شیری دایک. یعنی توێژینەوەکان زۆر شتی سەرنجڕاکێشی تایە و چوونەتە ناو کۆمەڵە شتی زۆر وردەوە، هەموو شتی زانستیە، هیچ شتێکی خورافی و ئەو قسە هیچ و پوچانەی کە لە کۆمەڵە سەرچاوی عەرەبی و لە ناو بازاری کوردستان و ئەمانە هەیە هیچ بوونی نییە لەم شوێنانە. یعنی کەواتە با بگەڕینەوە، من لە خزمەتتان بم پێتان بڵێم ئەی شتەکە چییە. یعنی توێژینە ئایا ئەمانە زانستن؟ وتمان نەخێر زانست نین، زیاتر بە شێوەی تەکنیک هەن. و ئایا کاریگەرن؟ بەڵێ لە هەنێشتا کاریگەرن. بۆ نمونە
هیپنۆتیزم و NLP لە بارە دەرونیە ناجێگیرەکانە زۆر کاریگەرە، وەکو قەلەقی و وەکو دیپرێشن و خەمۆکی و وەکو ئازار و وەکو ئەو کەسانی کە گۆشەگیرە بن یاخود ترسی یا لە چارەسەری فۆبیا، هەردووکیان زۆر زۆر کاریگەرن. هیوا هەیە ئەترسێ لە بەردەم خەڵکە قسە بکە، یاخود لە مەسلەی مفاوەزاتکردن و مامەڵەکردن لەگەڵ بەرامبەر و لەمانە بەڕاستی توێژینەوەکان سەلماندویانە کاریگەرن. بەڵام هەندێک ئیدعاژ هەیە توێژینەوەی کەمیتیایە یاخود توێژینەوەکان ئەو ئیدعایانە ناسەلمێنێ. بۆ نمونە تۆ پێشتر وات زانیوە بە هیپنۆتیزم ئەتوانی فڵان شت چاک بکەیت، ئەمڕۆ بەڵگەیەکی وانەیە کە بەڵگەیەکی زانستینێک کە ئەوی پێ چاک بکرێت. بۆ نمونە هیپنۆتیزم لە کەمخەویان لێکۆڵینەوەی لەسەر کراوە زۆر زۆر کاریگەرە. واتە ئەگەر کەس ئەوانەی کە دەنگ خەویان لێکەوێت خەویان لێ ناکەوێت کێشەی خەویان هەیە بە هیپنۆتیزم ئەتوانن تا ڕادەیەکی زۆر خۆیان چاکن. کەواتە ئێستاکە ئەم دووشتە چین؟ بەڕێزان ئەگەرن ئەڵەی NLP چیە؟ NLP لە سێ وشە پێک هاتووە و سێ وشەکەش بەم شێوازەیە: نێرۆ واتە عەسەبی ئینسان واتە مێشکی ئینسان، و لینگویستیک واتە زمانی مرۆڤ، و پرۆگرامین مەبەستی شێوەکانی ڕەفتارە. کەواتە NLP کۆمەڵێ جۆر تەکنیک لەخۆ ئەگرێ و ئەم تەکنیکانە لەسەر ئەو بنەمایەن کە لایەنی عەسەبی و دەرونی زیهنی ئینسان پەیوەندی لەگەڵ زمانی مرۆڤ، ئیتر ئایا زمانی جەستە بێ یاخود ئاخاوتن بێ، و لەگەڵ ڕەفتاری مرۆڤ، ئەم سێشتە پێکەوە کاریگەریان هەیە بۆ سەر یەکتر و ئەکرێ لە یەکێکیانەوە بڕۆی بۆ یەکێکیان کۆنتترۆلی بکەی. و ئەمە خودی NLPە. پێشتر لە وێبینار و لە بابەتی تراوە بزانم لە کۆرسی NLP یەک دوو دەرسمان دابەزانوە، ئەتوانن بڕۆن لەوێ تەماشایکەن. بنەمای هەیە، تەکنیکی هەیە، جێبەجێکردنی هەیە. خۆشەویستان لە NLP کۆمەڵێ بنەمامان هەیە. بنەماکان هەندێک پێشگریمانەی تایە. بۆ نمونە لە NLP بیرۆکێک لەسەر ئەساسی ئەم بنەمایە، لەسەر ئەساسی ئەم بیرکردنەوانە NLP ئیشەکە. یەکێک لەوانە ئەوەیە ئەڵێ هەر یەکێکمان کە تەماشای دنیاکەین ئەزمونێکی تایبەت بە خۆمانمان هەیە. تۆ ناکرێ بڵێ ئەم شتە وایە ئیتر وا بزانی بۆ هەموو کەسێ وایە. پێم وایە زۆربەتان ئەم شتە ئاساییە قەناعەتی پێ بکەن کە بڵێ دنیا بینی هەر یەکێکمان، ئەزمونی هەر یەکێکمان. بۆ نمونە لە عایلەیەکە باوکێک وەفاتەکە، ئایا وەفاتکردنی بە ئەو باوکە بۆ سەر هەموو مناڵەکانی یەک جۆر ئەزمونە، یەک کاریگەریە؟ ئایا یەک دەرەنجامی ئەبێ؟ جیاوازە. کەواتە لە NLP حساب بۆ جیاوازی ئەو شتە ئەکرێت کە لە ناو کەسەکانە هەیە. لە مەسەلەی ڕەفتارە ئەڵێ هەر ڕەفتارێکی ئینسان مەبەستێکی لە پشتە. واتە تۆ جاری وا هەیە نازانی بۆچی وا ئەەکەی، لە NLP ئەڵێ نا، ئەتوانی بزانی بۆچی وا ئەەکەیت. ئەڵێ من بەدەست خۆم نییە حەزم لە با من ئەم نمونێتان بۆ بێنمەوە. ئەڵێ من بەدەست خۆم نییە کاکە، ڕەفیقێکم هەبوو ئەی من بەدەست خۆم نییە ئەو ساوەرە زەردە جوانە هەیە، ئەڵێ ئاڵتوونە کەچی حەزم لەو مریشکە پیسێ. جا قسەکەی بۆ پێکەنی نەکرد، بەڵام ڕاستیەکەی کابرا ئەڵێ من بەدەست خۆم نییە، بم کوژی یا پراغ ناتوانم بخۆم. لە NLP ئەمە زۆر زۆر ئاسانە. من تا ئێستاکە یارمەتی چەندین کەسمیاوە زۆر زۆر بە ئاسانی بتوانێ ئەو خواردنین بێزی لێ ئەکاتەوە بیخوا و ئەو خواردنی حەزی لێکە بیبێزرێ. ئێکەواتە NLP لەم بوارە تەکنیکێکی کاریگەرە. تەماشایەکی ئەمە بکەن. لە ڕەفتارە هەر ڕەفتارە و مەبەستێکی هەیە، یعنی وانییە بڵێ شتەکان لە خۆ ڕوئەیە و من وام و ئیتر بەدەست خۆم نییەوە قسانە نییە. لە NLP هەموو شتەکە ڕوونە، یعنی ئەگەر بچیتە لای شارەزایکی جێبەجێکاری NLP زۆر بە ئاسانی ئەزانێ بۆچی وایە و چارەسەرەکەش یاسان. اینجا پەیوەندی هزری جەستەی یەکێ لە بنەماکانی NLP ئەوەیە کە جەستە و دەروون جیا ناکرێتەوە.
بەڕێزان، جیاکردنەوەی دەروون و جەستە بنەمایەکی فەلسەفی هەیە، نەک زانستی. زانست دەرونی مرۆڤ و جەستەی مرۆڤ لێک جا ناکاتەوە. زانستی ترین بەڵگەی دەرونی مرۆڤێک ئەوەیە کە لەناو جەستەیە بەڵگەکە بێنیت. ئەیڵێمەوە زانستی ترین بەڵگە بۆ ڕەفتاری مرۆڤێک ئەوەیە بەڵگەکە لە جەستەیە بدۆزیتەوە. یعنی چی؟ بۆ نمونە کاتێک کەسێک جۆرە ڕەفتارێک ئەکا، ئێستا ئەوانی کە بەشی دەرونزانیان تەواو کردو قسەکەم زۆر ڕوونەدایان، کاتێک کە تۆ ئەچی بزانی چ بەشێکی مێشک بەم کارە هەڵەسێ، کاتێک کە تۆ ئەیسەلمێنی کە ئەم بەشەی مێشک کارە ئەبێ، بۆ نمونە تۆ ئەڵێ ئەم شتە پەیوەندی بە یادگەی ماوە درێژۆ هەیە، ئەڵێ عیلمیان پەیوەندی بە ئەمیگدالاوە هەیە یا پەیوەندی بە هیپۆکامپۆسۆ هەیە. کاتێک کە تۆ بەڵگەکەت لە ناو جەستەیە ئەدۆزیتەوە، قسەی تیا نامێنێ، واتە زانستی ترین قسەیەک لە دەروونزانیە کرابێ ئەوەیە کە بەڵگەکە جەستەی بێت. ڕوونە. ئێستاکە لە NLP ئەڵێ دەروون و جەستە دووشتن بەسراونەتەوە بەیەکەوە، بەڵام لە فەلسەفەی یۆنانە ئەڵێ چی؟ ئەڵێ دەروون شتێکی ڕۆحانیە، جەوهرێکی مجەڕەدە لە مادە، بەڵام جیسم شتێکی مادی. زانایانی موسڵمان وەکو ئیمامی غەزالی، وەکو ئیبن ڕۆشد، وەکو ئیبن سینا، زۆربەیان کەوتونەتە ئەوەی کە فکرەکەیان لە فەلسەفەی یۆنانە وەرگرتو. بەڵام ئەگەر تەماشای قورئان بکەی ئەبینی کە خوای گەورە کە باسی نەفسەکە جیسماکی لێ جیا نەکردوتەوە. وفي أنفسكم أفلا تبصرون يا أيتها النفس المطمئنة ارجعي إلى ربك راضية مرضية. واتە کاتێک کە تۆ ئەڵێی نەفس، واتە خودی کەسەکە بەڕێزە، خودی کەسەکە ئیحساسی، شعوری، دەسی، قاچی، مێشکی، ئەمە خودی کەسەکەیە. جا ئیتر ئەم مەوزوعە ئەچێتە ناو فەلسەفە و زۆر ئاساییە کە تۆ قسەی من بە هەڵە بزانی و ڕەئی خۆتە هەبێ، بەڵام لە زانستە دەروون و جەستە ناتوانی لێکجاکەیتەوە. بۆ نمونە تۆ ئەڵەی بێتاقەتم، بۆچی بێتاقەتی؟ وەڵا لە یا کەوتوم سەرم ئێشی پێگەی. ئەگەر جەستە زەمینیە و دەروون عالەمی ڕۆحانیە، بۆ بێوە نەپەیوەزم بەیەکەوە. لەبەرەوە نا، هەموو جیهازەکە، مێشکی ئینسان و سیستەمە جەستەیەکی ئینسان ئەو ئەزمونانە کە دروستەکە ئەینێرێتە ناو میمۆریەکە، و ئیتر ئەم میمۆریە بەم جیهازەوە بەم شتانەوە هەمووی نەفسی ئینسانەکە. کەواتە دەروون و جەستە دووشتن. بۆ نمونە نەخۆشی دەرونی جاریوای نەخۆشی جەستەی لێبێتەوە. قەلەقی زۆر کەسەکە تووشی نەخۆشیی سایکۆسۆماتیکەکە. واتە زانست بە شێوەیەکی زانستی کە ئەچێ سەیری مەوزوعەکانەکە، ئەم دووشتە تۆ ناتوانین لە یەکیان جیاکەیتەوە. ئێستا بۆ نمونە هیوا هەیە ئەڵێ کێشەیەکی نەخۆشیەکی دەرونیە، ئەسڵی نەخۆشی دەرونیەکە جاریوای جەستەییە. نەفرێکە کێشە لە دۆپامین و سیرۆتۆنینە هەیە. یەکێک لەو شتانەی کە پزیشکەکان جاریوای گیرەخۆن بەدەستیەوە، مەسەلەی فایبرۆمالجیا، یعنی کەسێکە بەردەوام ئازاری هەیە، قاچی ئێشەکە، قاچیش هیچ عیبێکی نییە، شتەکە لە مێشکایەتی. هەمووی دەروون و جەستە هەمووی بەیەکەوە. کاتێک کە تۆ باری دەرونی تێگەچێت، نەخۆشیەکانە سەر هەڵێنەوە، مەناعەت دابەزر. لەسەری نەڕۆین، ئەمە یەکێکە لە بنەماکانی NLP وە بە شێوە عەمەلی و هونەریەکەی ئیشی تیاکرێت لە NLP. مۆدێلین یەکێکە لەو شتانەی NLP مۆدێلین کە ئەڵێ کەسێک کارێک ئەکا، تۆ توانی استراتیژیەکە وەربگری، تۆش هەمان کار جێبەجێ بکەی. بۆ نمونە تۆ مامۆستایەکی ئەتەوێت لە مامۆستایەتیەکەتە مامۆستایەکی سەرکەوتووبی و قوتابیەکانت بتوانی بە شێوەیەکی باش فێرکی. تۆ چیەکەی؟ ئەچی تەماشای کۆمەڵێ مامۆستای لێهاتووەکەی، بزانی ئەم مامۆستا لێهاتوانە دەستیان چۆنە جوڵێنن، وایت بۆردەکە چۆن بەکارێنن، چۆن قسە ئەکەن، چۆن پرسیارەکەن، چۆن وەسن بە دیار تەلەبەوە، چۆن ئەرکێن بەسەریانە. تو کەی ئەم شتانە وەرەگرین، ئەگەر تۆزێ قوڵتر تەماشای مۆزوعەکەت کرد و استراتیژەکەت دۆزیەوە،
هەمان استراتیژی جێبەجێ بکە تۆش ئەگۆڕی لە مامۆسایەکی ئاساییەوە ئەبی بە مامۆسایەکی کاریگەر. و بەڕاستی توێژینەوەی زۆرمان هەیە لە NLP کە لە ناوەندەکانی خوێندنا کراوە و ئەی سەلمێنێ NLP زۆر کاریگەرە لەوەی کە مامۆستایەک فێربکەی پەیوەندیەکی باشی هەبێت لەگەڵ قوتابیەکانە و شێوازی وانەکانی کاریگەر بێت. ئازیزانم بەنسبەت تەکنیکەکانەوە ئێمە لە NLP چوارچێوەکانی سەرچاوەمان هەیە واتە ئینسان لە دنیا ڕوانینەکەی لە چوارچێوەیەکی تایبەت بە خۆیەتی ئەگەر ئەم چوارچێوەیە دەستکاریکەی گۆڕانکاری بەسەر کەسەکە و بەسەر بیرکردنەوە و عقلەتی کەسەکە و NLP ئەگەر بە من بڵێ زانست ئەتوانێت چ شتێکی NLP بسەلمێنێ ئەڵێم کاریگەری زۆربەی توێژینەوەکان ئەیسەلمێنن کە هیپنۆتیزم لە بواری پەیوەندیە کاریگەرە واتە ئەکرێت تۆ بە هەندێک تەکنیکی NLP بینی ژن و مێردێ باشکەی بینی مامۆستا و قوتابی باشکەی بینی نەخۆشێک و دکتۆرەکەی باشکەی و جێبەجێکردنی ئەم تەکنیکانە بۆ دۆستایەتی بۆ هاوڕێتی بۆ دروستکردنی متمانە بۆ مامەڵەکردن و بازرگانی و لە زۆرێک لە بوارەکانە شتێکی عەمەلیە واتە شتێکی سیحری و عەجایب نییە بەڵام لە ڕووی پەیوەندیەوە کاریگەر. اینجا چۆنایەتە لاوەکیەکان ئەو وردەکاریانی کە تۆ بۆ خەیاڵەکانت لە ناوە هەتا NLP یەکسەرێ باز لەوە ئەکا کە تۆ هەستەکانت بۆ دەرەوە هەیە و بۆ ناوە بۆ دەرەوە پێ وترێ external representation یا external representational system بۆ ناوە پێ وترێ internal representational system لە internal representational system واتە هەموو ئەزمون و خەیاڵەکانی تۆ لە ناوە بە هەستی پێست بێ یا ئیحساسە دەرونیەکان بێ یاخود ئەو وێنەی کە هەتا بۆ شتەکان یاخود ئەو دەنگانەی کە لە ناو مێشکی توایە هەموو ئەمانە ئەزمونە کەسیەکانی تۆ دروستەکەن و من لێرەوە ئەمەوێ یەک شتان پێ بڵێم بۆچی ئەم بابەتانە نەیانتوانیوە زۆر بە ئاسانی بچنە ناو کۆمەڵگا و خەڵک زۆری ئیسفادەی لێ بکەن. بەڕێزان ئێمە لە دنیای زانستە ئەزانین کە لە پێش زاینەوە علم و معریفە و فەلسەفە هەموو علم لە ناو فەلسەفا بووە هاتووە بەرەبەرە هەموو بوارێک کە پێش کەوتووە بۆ بە زانستێکی سەربەخۆ باشە بەڵام لە قەرنی حەڤەوە زانست ئەوەندە گەشەی کرد واتە ئەو قسانی کە تۆ لەسەر دەروونزانی و کۆمەڵ ناسی ئەیکەی ئەم قسانە ئەگەر چەند قەرنەبی بیتە پێشەوە خەڵک پێی ناڵێ زانست. یەکێک لە هۆکارەکانی پێشکەوتنی زانست بریتی بوو لە گۆڕانکاری لە فەلسەفەی زانست و لە وەرگرتنی طریقەی ئیستیقرائی لە مەسەلەی وەرگرتنی بەڵگە واتە لەو حاڵەتە ئیستنباطیەوە کە گۆڕا بۆ ئیستیقرائی عیلمەکان زۆر پێشکەوتن بەڵام بۆچی ئەم شتێکی وەکو هیپنۆتیزم و NLP بۆ گەشە ناکە بەباشی بۆ نابێ بە زانستێک بۆ نابێ بە شتێ عامەی خەڵک بەکاری بێنێ ئازیزان وەڵامەکە ئەوەیە ئێمە لە زانستە هەموو شتێک کە ئەتوانین بیسەلمێنین ئەبێ ئۆبجێکتیڤ بێ. ئەوانەی کە ئێستاکە گوێتان لە منە و ماستەر و دکتۆراتان هەیە مامۆستای زانکۆن ئەم قسەی من زۆر سادەیە کە ڕوونیەکەم و داوای لێبەر نەکەم بەڵام بۆ هەموو ئەوانی تر کە ئەکرێ ئەم قسەی من ڕوون نەبێ با ڕوونی کەمەوە. هەموو شتێک کە تۆ بتانی بە بەڵگە وەریگری ئەبێ ئۆبجێکتیڤ بێ واتە ئەبێ خۆیی نەبێ زاتی نەبێ ئەبێ شتێکی بابەتی بێ ئەبێ شتێکی مەوزوعی بێ بەڵام کە ئیتە ناو ئەو بابەتانەی کە وەکو هیپنۆتیزم وایە لە دەرونی کەسەکە ڕوئەیە تۆ بە ئاسانی بەڵگەی زانستی دەست ناکەوێت لەبەر نەبوونی بەڵگەی زانستیە تۆ پێناسە و سەلماندنی زانستی دەست ناکەوێت و پەرەپێدانی زانستیشت دەست ناکەوێتە وە شتەکە لە شوێنی خۆیان قفڵە بێ. ئینسانێک بەهۆی هیپنۆتیزمەوە ئەتوانێت زۆر شتی عەجیب و غەریب لە ژیانی خۆیان بکە بەڵام ئێمە ناتوانین ئەوە بە ئاسانی بگوازینەوە تۆ فێرببی ئەو فێربێ کەسێکی کە ئەبێ خۆی کەسەکە بڕۆ ئەزمموی کە و ئەزمموی هەر کەسێکیشمان وکوە بە ڕێڕەوێکی جیاوازا بڕۆ
ناچێتەوە سەر هەمان ڕێگا، بۆیە هەمان شت ناسەلمێنرێت. کەواتە بەڕێزان، ئێمە لە مەوزوعی NLP و هیپنۆتیزمە ئێمە کێشەی ئۆبجێکتیڤ و سەبجێکتیڤمان هەیە. واتە ئێمە شتەکان بابەتیانە نادرێ بەدەستەوە، زۆربەی ئەزمموی شخصیە و تۆ ناتوانی وەکو زانست لی بڕوانی، بەڵام وەکو هوەر یا وەکو تێگەیشتن ئەکرێ ئیسفادەی لێ بکە. لەنگەرگای زەینی، بۆ نمونە لەنگەرگای زەینی بەڕێزان، هەموو حاڵەتێکی دەرونی و جەستەیی ئەکرێ پێکەوە گرێ بدرێت. بۆ نمونە نەفەرێک ڕۆژی وا هەیە باوەڕ بەخۆبوونیە، حەماسەتی هەیە، لەناو هەندێک کەسایە قسەی بۆیە، بەڵام لە هەندێک شوێنی تر و لە هەندێک مەجلیسە تەپەی دڵی زیادەکە، سترێسەی گرێ، قسەی بۆ نایە. ئەم کەسە بۆ نمونە تووشی فۆبیای کۆمەڵایەتی بوو. من چەندین نەفرم چارەسەر کردووە، دەدەقە چارێکیشی نەخایاندووە. یەک لەنگەرگان بۆ داناوم بۆ ئەو حاڵەتانی کە باوەڕ بەخۆبوونی هەیە. نەفەر هەبوو وتوتی من بەحسی ماستەرم هەیە لە بەغا، بەڵام من کە قسەکەم بۆ خەڵک شەرم دامەگرێ، قسەم بۆ نایە. هاتووم یەک لەنگەرگان بۆ داناوە، بۆ نمونە وتومە ئەم خەیاڵە بکە، پاشان وتومە دەستت داخە، دوای وتومە ئەم خەیاڵە دووبارە کەرەوە، اینجا وتومە دەستت داخە، پاشان هاتووم چیم کردووە، وتومە ئێستا کە چوویتە هەر شوێنێ کە شەرم گرتیتی و قسەت بۆ نەهات، تەنها دەستت داخە بەو تەکنیکەی کە وتم خەمت نەبێ، مێشکت ئەچێتەوە سەر حاڵەتە دەرونیەکەی تر کە حەماسەت و باوەڕ بەخۆبوونی تایە. ئەم کەسە بەبێەوەی باوەڕی بە مەوزوعەکە هەبێ، کاتێک کە چوە بەحسەکەی تەقدیمکا لە بەغا، وتی ماوەساوات هەر یەکسەر باش بوو، نەمزانی چۆن. ئەمە چییە؟ ئەمە لەنگەرگای زەینیە و نزیکە لە ئەساسیاتەکەی پاڤلۆفەوە کە مێشکی ئینسان شت بەیەکۆ گرێەیە. تۆ ئەگەر بتوانی شتێکی جەستەی گرێبەی لەگەڵ باوەڕ بەخۆبوونە ئەو کەسە، یا بۆ نمونە من نەخۆشی دەرونی هەبوو، وەزعی زۆ خراپبووە و توتی من جارجار خۆفم گرێ لە تاریکایی یا ڕائەکەمە ژوورەوە، ئەم کەسە من دەدەقە لای دانیشت، یەک لەنگەرگان بۆ داناوە وتومە ئەم لەنگەرگایە تو ئەبەسێتەوە بەو حاڵەتی کە ئازای تو باوەڕت بەخۆت هەیە. ئەم جارە چوویتە تاریکی، ئەوە شتە بکە. تەکنیکی زۆر سادە، جاری وایە وشەیەکە، جاری وایە جوڵەیەکی دەستە گرشتکردنی ماسولکەیەکە، شتێکی زۆر سادێ. ئەم کەسە لە دوای مانگی بە تەواوی باش بووتەوە، بەبێ ئەوەی یەک جاری کە بیبینم، بەبێ ئەوەی یەک جاری کە شتێکی فێرکەم. کەواتە کاریگەری NLP لە هەنێشتا ئەوەندە کاریگەرە سەرسوڕەمێنێ، بەڵام مەرج نییە لە هەموو شتێکا بەم شێوازە کاریگەر بێ، ئیلا مەگەر توێژینەوە زانستیەکان بێن پێمان بڵێن لەمەشا کاریگەریە یان نیەتی بۆ شتەکانی تر. خۆشەویستانم، جێبەجێکردنەکانی NLP لە چارەسەری قەلەقی، فۆبیا، ترۆما، PTSD زۆر کاریگەر بووە. دنیای توێژینەوەی زانستی هەیە، قسەی من نییە. پەرەپێدانی کەسی لە مەسەلەی باوەڕ بەخۆبوونە، لە مەسەلەی ئامانجدانانە، لە مەسەلەی پەرەپێدانی خوددا خەڵکێکی زۆر ئیسفادەی لە NLP کردووە. و لە مەسەلەی پەروەردا، بابەتی چۆن شتێک فێر ببی، چۆن لەبیر تەمێنێ، چی بکەی دوایی ئەیزانی، لەمانەشا لە ناوەندەکانی خوێندنا توێژینەوەی جۆراوجۆری لەسەر کراوە. لە مەسەلەی بزنس و سەرکردایەتیشە بابەتی پەیوەندی و مەسەلەی قایلکردنە NLP بەکار هاتووە. و هەروەها لە وەرزشە، بۆ نمونە لە پاڵەوانە وەرزشیەکانە جاری وا هەیە کەسێک ئەگەر یەک تۆزیکە بچێتە سەرەوە لە جێبەجێکردنە ئەبێ بە پاڵەوانێکی جیهانی. جاری وا هەبووە ئیتر گەشتوتە بوونبەست بەهۆی تەکنیکەکانی NLP و توانیویانە ئەو سنوورانی پێ ببڕن. و لە مەسەلەی تەکنیکەکانی وێناکردنە لەمانە بە شێوەیەکی گشتی NLP بەکار ئەهێنرێ. و لە مەسەلەی خەواندنی دروستکرا واتە هیپنۆسیس، ئەویش بە خێرایی شتێکتان بۆ باسکەم. بەڕێزان، هیپنۆتیزم چییە؟ ئەگەر تۆ بە من ئەڵێ هیپنۆتیزم چییە، من ئەڵێم هیپنۆتیزم ئەو شتە نییە خەڵک باسیەکە. هیپنۆتیزم حاڵەتێکە بەسەر مێشکی ئینسانایە، و زۆر جار ئینسان لە ژیانی ڕۆژانەیە هیپنۆتیزمی بەسەرایەت. ئەکرێ زۆر جار کە کەسێک خەیاڵی ڕۆشتووە وەکو هیپنۆتیزمی لێ بەسەر هاتبێ، جاری وایە تۆ لە پاڵتان بانگ دەکەن هۆشت نییە جواب بیتەوە. یعنی هیوا هەیە ئەڵێ هیپنۆتیزم ئەمەیە ئەوەیە، خۆی ڕۆژانە دەیان جارچێتە ناو حاڵەتی کەواتە هیپنۆتیزم چییە؟ حاڵەتێکی دەرونیە، پەیوەندی بە عەسەب و مێشکەوە هەیە، جۆرێک لە ئاگایی لەم ئینسانە ئەگۆڕێت، جۆرێک لە ئاگایی ئەگۆڕێت. ئەگەر ئەم حاڵەتەی بەسەرا هات، هەر لە مناڵێکی بچووکی تازە لە دایک بوو حتا ئینسانێکی بەتەمەن لە ژیانی ڕۆژانەیە لەبەرەوەی هیپنۆتیزم نازانێ ئەو شتە هیپنۆتیزم.
مناڵ جاری وایە یاریەکات 10 جار بانگێکی سەربەرز ناکاتەوە، جاری وا هەیە میکانویەکی پێیە چووە بە خەیاڵە. ئەسڵەن ئەگەر لەو دقا هۆشیشی بێنیتەوە بە بەرخۆیا بڵێەوە خەریکی چی بیر لە چێگەیتەوە نازانێت. بۆ چونکە کاتێک کە شەپۆلەکانی مێشکی ئینسان لە بێتاوە ئەچێ بەرەو ئالفا، ئەگەر بڕوا بەرەو فێتا و کەسەکە خەوی لێ نەکەوت بێ، ئەگەری زۆرە چوو بێتە ناو حاڵەتی هیپنۆتیزمەوە. کەواتە بەڕێزان هیپنۆتیزم شتێکی عەجیب و غەریب و سیحری و خەیاڵی نییە، لە ژیانی هەمومانە هەیە و هەمومان ئەومان بەسەر هاتووە. من نمونێکتان پێڵێم، دایکێ کاتێ مناڵەکەی ئەبینێ لەسەر جادەیە ڕائەکا و سەیارە خەریکە لێیە، لە شوێنی خۆیان ئەو دایکە وشکە بێت. باشە قسەی لەگەڵا ئەکەی لە کاتا لەوە چ جواب بنێتەوە، جلەکانیش ڕاکێشی لەوە چ ئاگای لە خۆی نەبێ. بۆ ماوەی چەند چرکەیەک حاڵەتی ئاگایی ئەو دایکە وەکوای هیپنۆتیزمی بەسەرا هاتبێت. بۆ نمونە لە ماڵە مناڵێکە زۆر هاروهاجە، دایکی ئەڵێ کوڕی خۆم عاقڵە، وامەزان ئەوە ئێستاکەیە دانیشێ زۆر عاقڵە کوڕی من. ئەم مناڵە هاروهاجە کە بە لێدانیش ئەڵێ هەڵەسمە لێ تێم، ئەڵێن ئەها مناڵی وە هاتان بینیوە، دایکە باوکی پێڵا خەر هەڵەسمە لێ تێم ئیشارەتی لێەکەن، ئەڵێن نو وەنیە گاڵتەی لێ. هەر ئەم مناڵە کە دایکی پێڵە کوڕی خۆم عاقڵە ئێستا دانیشە لە خۆی جاریوای داهنیشە. بۆ لەبەرەوەی ئەگەر ئەڵێ هیپنۆتیزم چییە؟ هیپنۆتیزم گۆڕانی حاڵەتی ئاگاییە. هیپنۆتیزم بریتیە لە حاڵەتێکە ئەچێت کەسەکە ئەچێتە لوتکەی تەرکیزەوە. ئەو کەسەی ئەڵێ هیپنۆتیزم ئەمەیە ئەوەیە، خۆی ئەمەی بەسەرایەت، خۆی جاری وا هەیە شتێک خەیاڵتە بە تا بیربڵاویەکانت ناهێڵێ و بۆ ماوەی لەحزەیەک ئاگات لە دنیا نامێنێ و تۆ لەبەرەوەی کە تۆ ئەزمونت نیە لەم شتە بە خۆت نازانی کە 10 چرکە 20 چرکە دەقەیە تێپەڕیوە بەسەر ئەو شتە. ڕوونە کەواتە لوتکەی تەرکیزە، گۆڕانی حاڵەتی ئاگاییە پێوترێ altered state of consciousness. ئەوە جوانترین شتە کە تۆ هیپنۆتیزمی تیا بناسیتەوە. و بەڕێزان هیپنۆتیزم زۆر جار خاوبوونەوە حەوانەوەی تەواوەتیە لە ئینسانەکە و حاڵەتێکی ترە کە لە هیپنۆتیزمە ئەویش خۆ بەدەستەوەدانە لە بەرامبەر بە گوێدادانەوەتە تۆ شتێکی بە گوێی کەسێکە کەسەکە بەرگری نامێنێت، کەسەکە بەرگری نامێنێ. یعنی بۆ نمونە جاری وا هەیە کەسێک ئەمرێکە پێ ئەکا هۆشی ئەوەت نییە بڵی نیکە، ئەها هیوا هەیەڵە چاوبەسیان لێ کرد، کەسێکی بەرامبەری مێشکی مەشغوڵەکە تەرکیزی خاتە سەر شتێک پێڵە دانیشم، ناڵێ ئەرێ کاکە بۆ دانیشم، دانیشێت. لە هەر شتێک ئەگەر کەسێ شتێکی وت بە کەسێکی تر وە کەسەکە بەرگری نەما شتەکەی قبول کرد، ئەوە هیپنۆتیزمە. هیپنۆتیزم شتێکی عەجایب و غەرایب نییە. ئەچیتە بەردەم کەسایەتیەک، باشە ئەچیتە بەردەم کەسایەتیەک، جلە و جبەیەشی تایبەتی یاوە بەسەر شانیان، ڕیشێکی تایبەتی هەیە، شتێکی تایبەتی کردوتە سەری. باوەڕکەن بەڕێزان زۆربەی هیپنۆتیزمی لێ بەسەریەت. ئێستا کابرایەکی مولحید بێ باوەڕ بچێتە بەردەم مامۆسایەکی ئاینی، بەڵام بەم مامۆسا ئاینەکە کەسایەتێکی بەهێزی هەبێ، شتێکی گەورەی بەسەرەوە بێ، ڕیشێکی سپی گەورەی هەبێ، جلێکی تایبەتی لەبەرابێ، باوەڕکەن ئەو کەسایەتیە لە بەردەمیان زەعیفە بێ یەک قسەی بۆ نایە جاری وایە. هەر خەجاڵەتێ. من چەندین جار لە تەعزیە لە شوێنان خەڵکی زۆر فشەکەرم بینیوە لە بەردەم مامۆسایەکی ئاینیە ڕەنگی گۆڕا و نەیزانی چۆن دانیش. ئێمە چییە مەسەلەکە؟ مەسەلەکە ئەوەیە کاریگەری ئەم کەسایەتی وەکوای هیپنۆتیزمیکە لە ئیرادەیە نامێنێت ئەم کەسە. یعنی هەر ئەم مامۆسا ئاینیە ڕیشی بتاشە، مێزەرەکەی لابە، جلەکانی لابە، چاکەت و بیجامەیەکی بکەرە بەر، باوەڕکەن هەر هەمان ئیمان و هەمان شت، بەڵام ئەو تەئسیرەی نامێنێ. بۆ لەبەرەوەی ئەم شتە تەئسیرە کاتە لاشعوری کەسەکەەوە. یعنی ئەمە شتێکە کە خۆتان هەموو ڕۆژەکەی بینن. لەبەرەوە ئەو مامۆسا ئاینیەشی کە نازانێ هیپنۆتیزم چییە، بەڵام ئەزانێ کاتێک خۆت بەبا لەحنی خۆی بگۆڕێ
ئێوە هیپنۆتیزمە. شتێکی عجایب و غەرایب نییە. بۆ کاتێک کە تۆ هەر شتێ بەکاربێنی بۆی تەسیرکەی لە مێشکی بەرامبەرەکەت، ئەوە ئەتوانی پێی بڵێەوە هیپنۆتیزم. چونکە وەرە هەر ئەو قسانەی کە کەسێک ئەیکا کاریگەری هەیە، وەرە با دەنگەکە بگۆڕین بە دەنگی یەکێک لە کارتۆنەکان، بە دەنگەکە بکەین بە دەنگێکی هەزەلی، تەسیری نامێنێت. با دەنگەکە بکەین بە دەنگی ڕۆبۆتێک، وەکو ڕۆبۆتێک بوترێ، بەبێ لەحن و دەنگ بەرزکردنەوە و نزمکردنەوە، تەسیری نامێنێت. بە هەر ئەو قسانەی کە ئەو کەسە بەو جلوبەرگەوە ئەیکا، مناڵێک بە جلێکی وەرزشیەوە بیکە. کەواتە ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە ئەکەوینە ژێر حاڵەتی هیپنۆتیکیەوە، و ئەگەر تۆ لێزان بووی لەوەی کە ئەم حاڵەتت بەردەوام کرد، وەکو هونەرێک فێری بووی و جێبەجێت کرد، ئیتر ئەتوانی ماوەکە درێژکەیتەوە شتەکانی تر کە هەدەفتە بیپێش. ئازیزان، هیپنۆتیزم خەوتن نییە، بە ئەمە هەلاتان ڕوندێ. هیپنۆتیزم و خەوتن هیچ پەیوەندی نییە بە خەوتنەوە، بەڵام لەبەر ئەوەی کە زەمانێک وتویانە تەرمێمی مغناطیسی، دوایی ماگنەتیزم، دوایی زانیویانە غەڵەتە، هیچ پەیوەندی بە مغناطیسەوە نییە، هیچ پەیوەندی بە شەپۆل و نازانم وزە و ئەم شتانەوە نیە. ئازیزان، دڵنیاتانەکەمەوە هیپنۆتیزم هیچ پەیوەندی بە وزە و مغناطیس و ئەم شتانەوە نییە. ئەوە هەمووی زۆربەی شتێکە خورافاتە و هیچ پەیوەندی بە بابەتە زانستیانەوە نیە. هیپنۆتیزم خەویش نییە، بەڵام بۆچی ناویان نا هیپنۆسیس؟ واتە کەسەکە وەکو خەوتوو وایە ناویان نا خەوی دروستکراوە. ئەوە وشە ڕاستەکە، خەوی دروستکراوە واتە ناویان بەمەنا. دوایی کاتێک کە ئێستاکە زانست چۆتە پێشەوە، ئەبێ یەکەم قسەمانەوە بێ با بەمەش پەیوەندی نییە بەخەوە. خەو و هیپنۆتیزم دووشتی جیاوازن. لە خەوە جەستەی تۆ بە ئاگایە، بەس دەرونی تۆ، هزری تۆ خەوی لێکەوتووە و بێ ئاگایە. ئەمە خەوی سروشتی وانە. ئێستا کەسێک خەوتووە ئەگەر بانگێکەی گوێیە بیستێ، ئەگەر بڕۆی دارێکی لێی ئەتوانی خەبەریکەیتەوە، ڕای وەشێنە، کەواتە جەستە بە ئاگایە، زیهن خەوتووە. ئەمە لە خەوی سروشتیە. بەڵام لە هیپنۆتیزما بە پێچەوانەوە کەسەکە جەستەی خۆی ئەخەوێنێ، زیهنی بە ئاگایە، دەرونی کەسەکە بە ئاگایە. بەڵام دەرونی لەبەرەوەی ئەوەندە کەوتۆتە ژێر بە گوێدادان و ئەوەندە چووەتە ناو حاڵەتی تەرکیز و قوڵایی تەرکیزەوە، ئەم کەسە لە حاڵەتێکی تایبەتیە تەنانەت تۆ ئەتوانی، من جاری وا هەبووە بە بەرچاوی بەشداربوانەوە، باسی ساڵی 2016 ئەەکەم، کەسێکم خەواندووە، ئەم کەسە بەلاسی گلیانیاوە دەرزیان کردو بە دەسیە، یا بۆ نمونە وتومە ئێستاکە تۆکو یەک پارچەی ئاسنت لێهاتووە، ئیتر بیری لای جیسمی نییە، جیسمی یەک پارچە ڕەق بووە، هەڵیان گرتووە لەسەر دوو کورسی دایانناوە، نەفەرێک چووە لەسەر سکی دانیشتووە، ناقەم چێتەوە. ئەمە نەسیحرەوە هیچ. ئەمە چۆنە ئازیزان؟ کاتێک کە مێشک یا ئازەنێرێ بۆ ئەم ماسوولکە، تو ئەتوانی دەست گرشکی، باشە دەست گرشکی، بەڵام تا ئەو شوێنە ئەتوانی گرژیکەی کە ئازارە زۆرە بێ. بۆ نمونە ئەگەر کەسێک بێنی وەرزشکارێ بێ، ئەتوانێت سەری بخاتە سەر کورسیە، ملی بخاتە سەر کورسیە، قاچیشی بخاتە سەر کورسیە، خۆی ڕاقکە، بەڵام چەنێک ئەتوانێت لەبەرەوەی بەرە ئێشەکە ئەم کەسە تەسلیمە بێت و خۆی شلەکە. بەڵام لە هیپنۆتیزمە تۆ هەستی ئازارەکەت وەستاندووە، کەسەکە مەگەر ماسوولکەکەی بپچڕێ، ئەیگینە ماسوولکەکە خاو نابێتەوە. ئەمە نەسیحرە، نەشتێکی خەیاڵیە، نەشتێکی ناعیلمیە، نەشتێکی عیلم نەزانێ ئەم شتە چییە. وانە ئازیزان، ئەم شتانە دنیای زانست 100 ساڵە ئەو مۆزوعانی تێپەڕاندووە. کەواتە هیپنۆتیزم خەوتن نییە، بەڵکو پێچەوانەی خەوتنە. جەستە خەوتووە زین بە ئاگایە. ئێمەش زینمان ئەوێ. کەسێکە عادەتێکی خراپی هەیە، وەکو بۆم بگەڕانەوە، کەسێکە 12 ساڵ عادەتێکی خراپی هەیە، هیپنۆتیزمیەکەن. لە کاتی هیپنۆتیزمەکە ئەگەر کەسەکە لێزان بێ، و لە NLP شارەزا بێ، و لە هیپنۆتیزمی ئێرکسۆنی شارەزا بێ، حاڵەتی دڵتێک هەڵاتن و بێزاری و ناخۆشی ئەخاتە پار ئەو عادەتەی کە ئەیکا. دوایی کاتێ ئێوە بیکای یەکسەر ئیحساسێکی ناخۆشی بۆ دروستە بێ.
من بە ئێواڵە هیوا هەیە بۆ نمونە دانیشتووە بە دیار فیلمێکی نەشیاوە ئەم کەسە کردوێتی بە عادەت چەندین مە باش ئێستا هەیە تەرکی کردووە چۆن تەرکی کردووە هەرکە ئیبینێت تەبیعەتی تێگەچ بۆ لەبەروی شتێک لە ناو تەسیری لە دەرونی کردو بۆیە بەڕێزان هیپنۆتیزم لە عالەمە یەکێک لەو شتانی کە زۆر بەکارێ تەرککردنی جگەرە کەمکردنەوەی کوحول کەمکردنەوە بەکارهێنانی تلیاک بۆ نمونە بەکارهێنانی بابەتی پۆرنۆگرافی کاتە هیپنۆتیزم شتێکە ئەکرێ زۆر ئیسفادەی لێ بکرێ خۆزگە خەڵکانێک بە شێوەیەکی علمی پزیشک چارەسەرکار ڕێنمایی کارمان هەبووە زۆر شارەزا بووە لە سلێمانی و هەولێر و دۆکە من زۆر جار گەنجێک ئەڵێ من چی بکەم ئەڵێم وەڵاهی نازانم من کەس ناناسم ئێستا گەر کەسێکم بناسییا لە سلێمانی لە هەولێر ئاستێکی زانستی هەبێ و بەڕاستی شارەزایی هەبێ بتوانێ بابەتە ئەو بابەتانی کە بابەتە جنسیەکان کە تۆ دانیشی مەسەلەن خوپێەوە گرتو بتوانێت پێتەرکا بتوانێت جگەرەکەت پێتەرکا بتوانێ واو لێ بکە ئازاری نەخۆشیەکەت نەبێ من نیعمەتێکی گەورەیە هیچ شتێکی خراپیشی تیانە هیچ شتێکی خورافی و نەسەلمێنراویشی تیانە ئەها سیرکەن بەڕێزان کاتێ بە زانستیە چیتە ناوەوە هیچ یەک لەو قسانەی کە خەڵک ئەیکا و لە کتێبە عەرەبیەکانە هەلێرە نییە واتر لە ناو دنیای زانستیە ئەو خورافات و ئەو هەموو درۆ و دەلەسەیە کە هەیە نییە لەبەرەوە ئازیزان خەواندنی دروستکرا و بنەماکانی هیپنۆتیزم چیە یەکەم ئەگەر کەسێت تەرکیزی تەواو بخاتە سەر شتێ و بەرە تەرکیزی قوڵکەیتەوە هەتا بیربڵاویەکەی نامێنێ لێوە ئەتوانێت داخڵی هیپنۆتیزم ببێ و بتوانی بیربڵاویەکەی کەم بکەیتەوە و بتوانی هیپنۆتیزم ئەوەیە کە تۆ ئەتوانی هەست و یادگە و دەرکردنی کەسێ بگۆڕی بۆ نمونە یادەوەریەکانی ئێمە لە ناو مێشکمانە هەیە بەس خۆمان ناچینەوە سەری من نمونەیەکی عەجیبتان بۆ بجێڕمەوە کەیسێکی مەحکەمە لە ئەمریکا سیرەکەن ژنێک سیارە لێیاوە ئەم ڕووداوە کە ڕوویاوە پۆلیزیە لێ کۆڵینەوەکە یەن قژی ئەم ژنە لە ناو سیاری دراوسەکەیان ئادۆزنەوە پێی ئەڵێن کاکە ئەم ژنە دڵۆ پێ خوێنی لە سیارەکەی توا هەیە بە سیارەکەتەوە هەیە و قژی ئەم ژنە لە ناو سیارەکەی توایە تۆ ئەم ژنەت کوشتووە ئەویش ئەڵێ بە هیچ شێوەیەک من بیرم نایە ئەم ژنم بینی بێ ئێڵێ تۆ لەکوێ بووی دوێنێشۆ ئەڵێ من چووم لە باڕێک عارەقم خواردوێتەوە و دوایی هاتوومەتەوە بۆ ماڵەوە بەڕێزان هەرچی ئەکەن سەر لە مۆزوع دەرناکەن شارەزایەکی بواری هیپنۆتیزم ئەم پیاوە ئەخەوێنێ هەموو یادگاریەکانی کە لە کاتێکا سەرخۆش بووە خۆی بیری نەماوە ئێستا ڕاستەکە بیری نییە سەرخۆش بووە شتەکانی بیر نەماوە هەر هەستی بە شتەکان نەکردو بەڵام خۆم شتانە هەمووی زانیاریەکان لە مێشکیا هەیە ئەی خەوێنێ ئەڵێ بۆم بگێڕەوە دوێنێ چیت کرد ئەڵێ هاتمە دەرەوە لە ماڵ سیارەم لێ خوڕی ئەڵێ بۆ کێ ڕۆشتی ئەڵێ ڕۆشتم بۆ فلان بار ژنەکەش چوو بۆ و باڕە لەو باڕە بووە ئەو ژن ئەویش عارەقی خواردوێتەوە لە بەناخێریکە ئەم پیاوە پێگەڕێتەوە ئەڵێ چیت کرد ئەڵێ کاتی هاتمە دەرەوە ژنەکە پێی وتم بمگەێنە منیش وتم بەسەر چاو ئێڵێ ئێستا چیەکی ئەلەوە ژنەکەش هاتە ناو سیارەکەەوە مە خیاڵەکەی لە ناو خەوە هیپنۆتیزمەکە ئەجێڕێتەوە چکە هەمووی هەمووی خەزنە ئەڵێ ئێستا چیەکی ئەڵێ بەرەو ماڵە ڕۆمەوە ئەڵێ گەشتی تەکی ئەڵێ گەشتمە فلان فەرە ئەڵێ ئێستا چیەکەی ئەڵێ ژنەکە ئەڵێ لێرا دام بەزیێنە ماڵمان لەو بەرەوە ئێسمە و بەرەوە پێویست ناکات تۆ لەو سەر پێچکەیتەوە یوتێرنکەیت و بیت ئەڵێ وە دام بەزان ئێڵێ چی بۆ ئەڵێ ژنەکە ئەو ئەچێتە ئەو بەرەوە ئەڵێ تۆ ئەڵێ من سیارە لێ خڕم ئەڵێ گەشتی تەکی ئەڵێ لە یوتێرنەکە گەڕامەوە کاتێکا گەڕێتەوە ئەڵێ چیت کرد ئەڵێ یام لە ژنەکە یعنی یاوێکی لە ژنەکە لە خەوی هیپنۆتیزمیەکەیە لە بیری ماوە شتەکانی دیمەنەکانی بیرە بەڵام خۆی لە ڕاستی عارەقی خواردێتەوە ئاگای لە خۆی نەبووە ژنەکەی دابەزانوە لەم بەرەوە کە ژنەکە ئەچێتە ئەو بەر ئەویش بە خێرایی لوی تێرنەکە گەڕێتەوە لەم سەر لێیە ئەیکوژێ دوایی پۆلیس لە محکەمە هەندێک لە محکەمەکانی ئەمریکا بەپێی ویلایەتەکان ئەم جۆرە بەکارهێنانانی هیپنۆتیزم لە حاڵەتی فۆرنسیک واتە لە طبی عەدلی و ئەمانە وەکو بەڵگە هەندێکی وەری ئەگرن هەندێک لە ویلایەتەکان ئەم شتانە
قبول ناکەن. بەڵام گرنگ ئەوەیە بۆیان دەرەکەوێت کە کوشتنەکە عەمدی نەبووە و ئەم پیاوە بەهۆی سەرخۆشیەکەیەوە یاوێتی لەو ژنە وەکوتر ڕاستەکە هیچی بیر نەماوە. سیرەکی بەڕێزان، یادەوەری جاری وا هەبووە نەفەرێکم خەواندووە وتومە ئەو کاتانی لە سێ ئیبتیدایی بووی ئێستاکە لە سێ ئیبتیدایی لە پۆلایی باوەڕکەن لە حاڵی تەبیعی ئەسڵ بیری نەماوە کەچی بۆی گێڕاومەتەوە کە مامۆستاکێ چی ئەڵێتەوە چی نووسێ لەسەر تەختەکە. کەواتە ئەوەندە شتی عەجیب و غەریب لەناو مێشکی ئێمە هەیە. بەڵام کاتێک کە تۆ ئەمە کەسێک گەبینی وازانی خەریکی سحرە یا وازانی خەریکی شتێکی خەیاڵاویە یان ئەمە پەیوەندی بە جینەوە هەیە، بەڕێزان ئەم شتانە هیچی ئەسڵ ئەساسی نییە. ئەوەی هەیە مێشکی خۆتە، دەرونی تۆیە، سیستمی عەسەبی تۆیە، ئەمەش جەستەی تۆیە، ئەم سیستەمان خۆی وا ئیشەکە. خۆی گەورە مێشکی ئینسانی وا دروست کردووە. بەڕێزان ئێمە لەناو مێشکمانە 4 شەپۆل بەپی فرکانسەکەی بەپی فریکوێنسیەکەی باشە هەیە. ئەگەر ئینسانێک لە حاڵەتی خەوتنا بێ ئەکرێ لەیەک لەسەر 4 هێرتزێکەوە تا 3 هێرتز ئەمە ئینسانەکە خەوتووە. لەوە زیاتر هێرتزەکە بچێتە سەرەوە واتە ئەو لە تەختیتەکە دەرەکەوێ. ئەگەر لەوە زیاتر بوو ئینسانەکە ئەچێتە حاڵەتی وەنەوزەوە، ئەتوانین بڵێن شەپۆلەکانی فێتە. هیپنۆتیزم زۆربەی کات لە کاتی هیپنۆتیزمە ئینسان ئەگەیەنرێتە ئەو شەپۆلی فێتایە، واتە کەسەکە شعور و ئاگاییەکەی وەکو ئەوە نییە کە ئاوا من ئێستا قسە ئەەکەم و تۆ گوێگری. وەکو کەسێک وایە ماوەیەکی زۆر زۆر نەخەوت بێت جارجار ئاوا خەو بیباتەوە، هەم مناڵ زۆر جا خەوی باتەوە، مناڵ جاری وای قسە ئەەکەی بۆ مناڵێک پێکەنێ کەسی دوایی سێرەکی ئەسڵ سێری تۆ ناکات. ئەڵێ بەدەم فریشتەوە پێکەنێ بەدەم پەریەوە پێکەنێ. ئەوە چی؟ ئەو شەپۆلی فێتایە. هیپنۆتیزم بردنەوەی ئینسانە بۆم حاڵەتە. بەڵام یەکێ لە کێشەکان ئەوەیە مرۆڤ کاتە تەمەنی مناڵی بەجێڵێ بەرەبەرە شەپۆلی بێتا زۆرە بێ، واتە شەپۆلەکانی مێشکی لە 14 لە دەوری 14 بەرەو سەر و ئەوانەیە. بۆیە ئەو شەپۆلە بەس بۆ ئیشکردن باش. بەڵام بۆ خوێندن و فێربوون ئەکرێ ئیسفادە لە NLP هیپنۆتیزم بکرێ، شەپۆلەکە بەریتەوە بۆ نزیکی 10 لەویان مێشکی ئینسانەکە زۆر سافە بێ و ئەکرێ لەوەش زیاتر شەپۆلەکە بەریتە خوارەوە بۆ فێتە بۆی بتوانی کۆنتترۆلی کۆمەڵی ناڕەحەتی و ئازار و یان ئەو شتانە بکی. بەڕێزان شتێکمان هەیە سەجەستەبیلیتی پێڵێن، واتە کەسێک تۆ قسە بکەی بکەوێتە ژێر کاریگەری قسەکانت. باشە تۆ لە بەردەم کەسێکە کە ئەڵێن ئەمە کەسێکی زۆر زۆر گرنگە وایە و ئەمەیان زیاترەکەی دەژێت کاریگەری قسەکانی. یعنی تۆ کەسێکە بینی قسە ئەکە وازانی شێتە قسەکانی ناچێت کاریگەری نییە لەسەر تۆ. بەڵام تۆ کەسێکە پێ بناسێنن بڵێن ئەمە ئینسانێکی ڕۆحانیە یا ئەمە فڵان کەسایەتیە یان کەسێکە خۆ دەیناسی بۆ نمونە سەرۆکی حیزبەکەتە هەچی هیپنۆتیزمە بی لە بەردەمیە. ئەمە وازەحە. مەبەست بەڕێزان مەبەست لە هیپنۆتیزم چێت؟ دەستکاریکردنی هزر و بیر و سۆز و خوو ڕەفتار. واتە بەهۆی هیپنۆتیزمەوە ئەکرێ بیرکردنەوەی مرۆڤ و ئیحساسی مرۆڤ و عەواتیفی ئینسان و خوو عادەتەکانی و ڕەفتارەکانی دەستکاری بکرێت. بەڵام دەستکاریکردنی چی بەڕێزان؟ دەستکاریکردنێک یا بۆ پەروەردەی یا بۆ چارەسەرکردن. یعنی کاتێک کە تۆ ئەڕۆی لە دنیای زانستیە سێری هیپنۆتیزمەکەی سێرەکەی ئیشێکی پەیوەندی بە پزیشکیەوە هەیە، پەیوەندی بە پەروەردەوە هەیە، پەیوەندی بە چاکردنی ڕەفتار و خوی ئینسانەوە هەیە، نەک پەیوەندی بە لایەنی ڕۆحی و تەحزیر ئەڕواح و سحر و خورافە، پەیوەندی بۆ شتانەوە نییە. بەڵام ئەمە چییە؟ تۆ ئەکرێ هیپنۆتیزم بەکاربێنی بۆ خەڵەتاندن، ئەکرێ هیپنۆتیزم بەکاربێنی بۆ چاواشەکردنی خەڵک، بۆ سەرنجڕاکێشانی خەڵک، بۆی بڵێ من کەسێکی مهمم، بۆ ئەمە ڕوونە. یعنی خەڵکێکی زۆر ئەم شتانی بەکارهێناوە بۆ شتێکی خراپ. من کورسی هیپنۆتیزم وتومەتەوە
يعني باوەڕکەن ئازیزان ئەگەر بمانوتایە کۆرسی هیپنۆتیزم بە $200 بە $300 ڕێکلامان بۆ بکردە دڵنیا بن دنیا بەشدار بووە بوو. بەڵام ئێمە من هیچ قسەی لەسەر ناکەین ئەوە تا بە ناچاری بۆ وەڵامدانی هەندێک پرسیار من ئەم مۆزوعانە پێشکەشەکەم و کۆرسەکەش بە 30,000 دانراوە. یعنی ئەمە هیچ شتێک نییە بڵێ ئێمە مەبەستمان بێ خەڵک بێ فێر بێ ئەسڵەن مەبەستمان نییە. من وەکو خۆم هیچ ئەو کورسی کەوتومەتە تەنها بۆ ئەوەیە کێ ئەگەڕێ بە دوای ئەوەی بزانێت لە ڕووی زانستی و هیپنۆتیزم چییە و بتوانێت خۆی بخوێنەوە ئیسفادەیەکی لێ بکە ئەو کۆرسە وتوێتەوە. ئەجینا نەمە بەستم ئەوە بووە بڵێم بە خەڵک ئەم شتە دەزانم، نەمە بەسیشم ئەوەیە کە خەڵک بێ پارەبات و ئەکادیمیا ئیسفادەیە بکە. ئەسڵەن بەلام و هیچ گرنگ نییە کە کەس بەشداری ناکات لەو کۆرسە. یعنی بە سەراحەت پێتان هەڵێم چکە ئەزان بۆ لەبەرەوەی ئەمە بەس بۆ کەسێ باشە لە ئەوڵەوە لە دنیای خورافات و قسەی خەڵکەوە نەهات بێت لە کەسێکەوە هاتبێ بیێ بە شوێکی زانستی بزانێ مۆزوعە چییە. خۆشەویستانم لە هیپنۆتیزمە ئەتوانی بڕۆی دنیای توێژینەوەی زانستیمان هەیە لە هیپنۆتیزمە ئێستا پێتان پیشانەیەم کە جیهازی EEG بەکارهێنراوە، MRI بەکارهێنراوە لە بابەتی نێرۆپلاستیسیتیا. ئێمە ئەتوانین بەڵگەی زانستی لەسەر هیپنۆتیزم وەربگرین و هیپنۆتیزم چۆنە لە سەرەتاوە کەسێک سەرنجی ئەبەی تا ئەیگەێنی تا حاڵەتێکی وەکو وەنەوز و خەوتن، دوایی کۆمەڵە تەکنیکمان هەیە بۆی خەوەکە قوڵتر بێتەوە و دوایی تۆ هەندێک قسە ئەەکەی بۆ ئەوەی کەسەکە بکەوێتە ژێر کاریگەری قسەکانت، وەکو ئەوەی کە ئێستاکە ماسوولەکانی خاوە بنەوە، وەکو ئەوەی کە ئێستاکە مەنەعەت بەرزە بێتەوە، وەکو ئەوەی کە ئێستاکە باری دەرونیت هەست بە باشیەکەی و کۆمەڵە تەڵقینیش هەیە، کۆمەڵی قسە ئەەکەی بۆ ئەوەی کەسەکە دوای ئەوەی لە خەو هەستا. بۆ نمونە تۆ پێی ئەڵێی ئیتر لەمە و دووە کاتێکە کتێبەکان تەبینی هەستێکی خۆشت بۆ دروسە بێ حەزەکەی سەعی بکەی. من نەفەر هەبووە بەڕێزان چەندین جار محاولەی کردو خۆی بکوژە و لە پۆلی 12 ئەیوت تەنانەت ئەو ژوورەی کتێبەکەمی تایاز ناوێرم دەرگاکە بکەمەوە ناچمە ژوورەوە. من لە دوای ئەوەی کە ناچار بووم ئەویش بە تەکلیف چکە بەڕاستی من ئێستەشی لەسەر بێ ئامادەنی حەزم بەوەنی خەڵک بخوێنم. یعنی تااقتم نییە دانیشم بە دیار 40 دقەوە تا کەسێ بخوێ لەوە چێ بڵێ چۆنە بێت تۆ بڵێ تااقتم نییە کاکەجانەوە ئیشی من نییە بەڕاستی. من خەڵکم فێر کردو خۆی بخوێنێت چونکە جاری وایە تۆ بە یەک جەلسە ئیسفادە ناکەی. خۆ ناکرێ من 10 جەلسە بۆ تۆ دابنێم بۆی فلان حاڵەتە باش ببێ. بەڵام دایکی ئەو کچە کەس و کارەکەی وتیان وەڵای بردومانە ئیسفادی کردووە نازانم چی هەیە ئێستاکە بەزەمە ماوە بە تاقیکەینەوە بەڵکو چەندین جار محاولەی کردو خۆی بکوشێت و ئەوانە. من هاتم ئەم کەسەم خەواند لە 150 لە دوای ئەو خەواندنە فەرقی کرد. یعنی بۆ نمونە جاران تحملی ئەوەی ناکرد سێری کتێبەکانی بکات، کتێبەکانی بگرە بە دەستی و دەستکا بە سعی کردن. زۆرێک لەو کێشانەی لە دوای خەوانەکە حەل بوو. بۆ چکە شتێکمان هەیە پێوترێ پۆست هیپنۆتیک سجستشن، واتە ئەو قسانی کە تۆ بۆ کەسەکەیەکی لە دوای ئەوەی کە خەبەریە بێتەوە قسەکان تەسیری لێکە. و بەڕای من ئەوەی کە ئینسان فێر ببێ خۆی بخەوێنێ زۆر زۆر باشە، چونکە تۆ کەس لە کێشەی تۆ و معاناتی تۆ لەوەچێت تێنەکە و کەسیش بە تاڵ نییە دانیشێ بە دیار جەلسەیەکی تۆ. یعنی من ئێستا بە دڵنیایی پێتان ئەڵێم یەکێک لە هۆکارەکان بۆچی لەبەرەوەی ئەو کەسانی ئەم بابەتانە ئەزانن. من خۆم نەکی هیپنۆتیزم دەرسی خصوصی باوەڕکەن دنیای تەکلیفم لێکراوە بە ئەنواعی پارە. من یەک جاریان لەبەر خاتری خوشکێک کە زۆر تەکلیفی کرد وتی خوشکەکانم تەلەبەی پۆلی 12 و چی ئەوانە تەکلیفی کرد کە مەوزوعێکی ئینگلیزی فێر ببن. وتی من ئەمەوێت تۆ بۆیان شەرحکەی لە 100% لە تۆ تێگەن. باوەڕکەن ڕۆشتم و پارەم وەرنەگرت. وتیشم کە من دەرسی خصوصی بە هیچ شێوێ ناڵێمەوە. بۆچی نایڵێمەوە؟ لەبەرەوەی کە ئەگەر حەقی خۆم وەرگرم بۆ من کەمە بۆ تۆ زۆرە. ئەمە بیرکردنەوەی من بووە. یعنی هیوا هەبووە تەکلیفی لێکردوم کە دەرسێکی بە خصوصی پێ بڵێم. وتمە وەڵای من نایڵێمەوە لەبەرەوەی کە تۆ ئەو پارەی ئەی بە من لە دەستی خصوصیە بۆ من ئەو پارەیە کەمە، بەڵام بۆ تۆ ئەو پارەیە زۆرە. لەبەرەوە پێویست ناکات تۆ بە خصوصی ئەم شتە بخوێنی. دنیای کۆرس هەیە، دنیای مامۆستا هەیە، بچ پێویستەکاتەوە بە خصوصی بیخوێنی. جا هیپنۆتیزمیش وایە تۆ کەسێکە کێشەیەکی هەیە، کێشەکە و دەرونیە، چۆ بەلای دکتۆری نفسی.
هەر زۆر زۆر حەزی کرد خۆ فێری هیپنۆتیزم کرد چکە بەڕاستی من ئەمەتان پێ ئەڵێم کێشە هەیە بە 10 دقە چارەسەرە بێ کێشە هەیە بە 10 جەلسە چارەسەرە بێ یعنی لەکوێ شارەزایەکی هیپنۆتیزم و NLP 10 جەلسە ئامادەی لەگەڵ تۆ دانیشێ ئەو 10 جەلسەیە توانێت بڕوا کۆرسێ بڵێتەوە ئەتوانێ هینێک ڕێکخا بۆ نمونە منەوە کات لە سلێمانی بوو ئەم توانی 10 جەلسە هەر جەلسی 100 نەفەر داخل بێ ئەوە ئێستاکە من قسە بۆ ئێوەکەم 286 کەسی يعني من لە جیاتی 286 کەس بڕۆم دانیشتم بە دیان نەفرێکەوە بۆ ینی لەبەرەوە تێچوونیشی زۆرە ئازیزان ئێمە ئەڵێن هیپنۆتیزم بۆ ئازار باشە کابراچە حەبی ئازارەخوا ئۆکێ ئافێتی بێ بەڵام جاری وا هەیە حەبەکەش خراپە بوو جاری وا هەیە بۆ نمونە وەکو کەسێک کە نەخۆشیکی شێرپەنجەی هەیە تحملی نەماوە ژیانی زۆر زۆر ناخۆش بووە باشترین شت ئەوەیە فێریەکەی خۆی هیپنۆتیزم بکات کە خۆی هیپنۆتیزم کرد ئازیا بە مێشکی ئەو هینانە وەرناگرێ ئەو هەزارانە هەست پێ ناکات و ئەتوانێت لەو کاتە بە مێشکێکی سافەوە بە مرتاحی وە بەڕێزان من هەر کەسێکی شم خەواندووە وتومە حەزەکەی خەبەرێکەمەوتیتی نە بۆ چونکە تۆ بە تەواوەتی لە گرفتە دەرونی و جەستەییەکان ڕزگار دەبێت ئەسڵەن ئەوەی کە لە خەیاڵتانی و ئەوەی لەوێ ئێشت پێناگەێنێ لە کاتی خەوتنە بریتە لە هەر ئازارێکی جەستەی و هەر بیرکردنەوە و خەیاڵێکی دەرونی ناخۆش بۆیە زۆربەی ئەوانەی کە هیپنۆتیزمە بن حەز ناکەن خەبەریان کەیتەوە ئێکەواتە کەسەکە خۆی هیپنۆتیزمکە ئەتوانێت بۆ زۆرشت بەکاری بێنێ بەڵام خەواندنی کەسێک بەقووەترە لەوەی کەسەکە خۆی بخەوێنێ یعنی بۆ نمونە ئەگەر من کەسێ بخەوێنم بە نیو سەعات بتوانم گۆڕانکاریەک لە فۆبیاکەیە لە ترسەکەیە بکەم ئەگە خۆی بخەوێنێ لەوە چه پێویست کات دوسێ جار خۆی بخەوێنێ بەڵام هەر دوسێ جار خۆ بخەوێنی باشترە چکە تۆ شتێک فێرەبی لی تێگەی وە خۆشتە ناسی ینی بەڕاستی من دوای هیپنۆتیزم خۆمم ناسی یعنی تر ئەزانی کە خوای گەورە چ مێشکێکی بە تۆیاوە چ حاڵەتێکی دەرونیت هەیە و زۆر جار لە حاڵەتەکان تێگەی و ئازیزان زۆر شت هەیە کە ئینسان لە خۆیان کەشفی ئەکا خۆشەویستانم پێم وایە کاتەکەم خەریکە تەواوە بێ لە جێبەجێکردنەکانە بە تایبەتی لە بواری پزیشکی و تەندروستیە بەڕێوەبردننی ئازار کەمکردنەوەی سترێس کەمخەوی ئەمانە دیارترین ئەو شتانن کە لە هیپنۆتیزما لە عالەما بەکارەوە توێژینەوەی باشیان لەسەر لەوبارەوە چارەسەری دەرونی بۆ نمونە قەلەقی فۆبیا خەمۆکی و زەبری دەرونی و باشترکردنی جێبەجێکردن بۆ وەرزشکارێک یا بۆ کەسێک کەوتارەیە یا بۆ چارەسەرێکی گرفت و لە گۆڕینی ڕفتارە بۆ نمونە کەسێک جگەرە کێشە یا کەسێکە کەوێت کێشی خۆی دابەزێنێ کۆنتترۆلی خۆی ناکا لە خواردنە یا لە ڕفتارەکانیان لە مەسلەی جوڵە تااقەتی نیە بچێ بۆ وەرزش زۆر جار ئەمانە بە هیپنۆتیزم چارەسەر ئەکرێن تەنها شتێکەمەوە پێتانی پیشان بم ئەوەیە ئایا ئێمە لەم 5 ساڵەی ئەخیرە ئێمە لەم 5 ساڵەی ئەخیرە توێژینەوەکان بەرەوکوێ گەشتون ئەگەر هەر بچینەوە بۆ هەمان سەرچاوە طبعاً بەڕێزان ئەم سەرچاوەی معتەبەرترین سەرچاوە یەکێک لە معتەبەرترین سەرچاوەکانی بواری پزیشکی ئەجینا تۆ ئەگەر بچی لە سەرچاوەکانی ترەوە وەکو دەروونزانی و ئەوانە بابەت بێنی لەسەر NLP هیپنۆتیزمەمانە هەر زۆرە بەس من ئیتر ئەمەم بۆیێنم ئیترمە قسەی تیانی تەماشاکەن ئازیزان ئێمە گەر بگەڕین بۆ هیپنۆتیزم تەماشاکەین ئەبینین 1654 دانە توێژینەوە لەسەر هیپنۆتیزم لێرە هەیە بەڵام لەکوێ لێکۆڵینەوەکان زۆر زیایان کردووە لە چلەکانەوە دەستی پێ کردووە دوایی لە هەشتاکانە کەم بووەتەوە دوایی لەم ساڵانەی دواییە بە تایبەتی لە 2020 گەشتووەتە ئەوپەڕ ئەوەندە توێژینەوەی لەسەر کراوە و ئاماژەشمان بەوە کرد کە بەکارهێنراوە بۆ چارەسەری ئازار و زۆرێک لە ئەو حاڵەتانەی کە ئاماژەمان بکرد خۆشەویستانم من چاتەکە ئەەکەمەوە ببورن کە دام خستە بوو بە خێرایی بەڵکو بتوانم 10 دقە دائنی
ئەم دەدەقێ لە خزمەتتانە. ئیتر چەندێ فریا کەوتم چکە بەڕاستی نازانم فریا کەومیانە. ئەو بەڕێزە بە ناوی نور لە خزمەتیان فەرموو. سلام. السلام عليكم باشا عەلەیکم مامۆستا. سەلام سەرچاوان فەرموو. مامۆستا پرسیارێکم هەبوو. ئەمن ساڵی پار بەشداریم لە کۆرسەکەی هیپنۆنیزم کرد. هیپنۆتیزم بەڵێ. یعنی تزێک لەسەر زمانە قورسە. بەڵێ ئاسایە. NLP-ەکە چییە؟ ئەوەش هەر لەگەڵ ویە یان ئەوە هەر کۆرسەچکێ نوێ دەکەیەوە؟ بەڕێزان من لە ئاوات ئەکادیمی کۆرسی هیپنۆتیزمم هەیە، 3 کۆرسی NLPم هەیە، 3 کۆرسی NLPم لە ئاوات ئەکادیمی هەیە و بە شێوەیەکی زانستی هەر 3 کۆرسەکە بە شێوەیەکی زانستی و بە شێوەیەکی کردداری بابەتەکەم باس کردووە. لەناو بەشداربووانە بەدەیان خەڵکی پسپۆڕ و شارەزا و ئینسانی ئەکادیمی و مامۆستای ئاینی بەشداریان کردووە و هیچ کەس نییە کە کۆرسەکەی خوێندبێ و لە دوای کۆرسەکەەوە ڕەخنەی هەبێ یا گرفتی هەبێ لەگەڵ یەک شتیا. بەڵام بەڕاستی من مەسئول نیم لەو هەموو پۆخڵەواتی کە لە بازاڕە هەیە یان لەناو کۆمەلگا باسەکرێ یان لە سەرچاوە عەرەبیەکانە هاتووە لەسەر NLP، من لەوە مەسئول نیم. بەڵام مەسئولم لە کۆرسەکانی خۆم کە بە شێوەیەکی زانستی باسم کردوون، 3 کۆرسی هیپنۆتیزمم هەیە و کۆرسی ئەخیرم ساڵی پار بە ناوی کۆنتڕۆڵی مێشک و ئەندازیاری دەرونی بووە، زیاتر تەکنیکەکانی NLP لە چارەسەرکردنە لەو کۆرسا بەکار هاتووە. کەواتە کۆرسی هیپنۆتیزم، 3 کۆرسی NLP، کۆرسی کۆنتڕۆڵی مێشک و ئەندازیاری دەرونی، هەموو ئەم بابەتانە لەوێ باس کراون. 4 کۆرسەوەیە تو باس دەکەی؟ بەڵێ، واتە جگە لە هیپنۆتیزمەکە 4 کۆرسمان هەیە. بەس مامۆستا ئەمن بەخۆم شارەزای بواری مێدیتێشنم، یانی زۆر مێدیتێشن دەکەم. عەزم لێیە دەمەوێت زیاتر لە مێدیتێشنەکە دوورکەومەوە بێمە سەر ئەوی دیکە، یعنی NLP ئەوانە هەز دەکەم کە لە بواری مێدیتێشنم زۆر هەز بە گوناحباری دەکەم. تێدەگەی لە مەبەستم نەچیە لە ڕووی ئاینیەکەوە. بەڵێ، ڕاستیەکەی خۆی ئەگەر بێتە سەر ئەوەی کە تۆ وەکو تەقسێکی دینی ئەوەی کە لە ئاینی بوزا و ئەمانە هەیە بێ مێدیتیشن بکەی و بە هەمان مانترایی کە ئەوان بەکاری ئەهێنن و ئەوانە، ئەوە مۆزوعێکی ترە. بەڵام ڕاستێکی هیپنۆتیزم کە ئێمە بەکارێنین بۆ هەنێشت، ئەسڵەن ئەگەر تۆ NLP شارەزابی جاری وای پێویستیشت بە هیپنۆتیزم نابێت، چکە تۆ جاری وایە بۆ چارەسەری ڕەفتاری کەسێک هیپنۆتیزم بەکارێنی. ئەگەر لە NLP شارەزابی ئەتوانی هەمان تەکنیک بەبێەوەی کەسەکە بخەوێنی بەکاربهێنیتەوە. واتە بابەتە NLP-ەکە تۆزێ کرداریە. مەسەلەی مێدیتیشن ئەگەر تەنها بریتی بە لەوەی ئینسانێک دابنیشێ بۆ بیرکردنەوە، ئەمە خۆی عیبادەتە. بەڵام ئەگەر تۆ وەکو تەقسێکی دینی و جۆرە طریقەیەک جێبەجێیکەی، ئەگەر طریقەکە شتی ناشەرعی تیا بوو بە تەئکید گوناحباری، ئەگەر شتیش ناشەرعیشی تیا نەبوو هیچ گوناهیشی تیا نییە، چونکە خۆی لە ئیسلامە بانگکردن بۆ ئەوەی کە خەڵک دانیشێ بیرکاتەوە شتێکی گەورەیە. بەڵام تۆی دانیشی بیر لە چیەکەیتەوە لەسەر چه ئەساسێ بیرەکەیتەوە؟ ئایا ئەو شتی کە تۆ ئەیکی شتی ناشەرعی تیا یان نا؟ بەڕێزان، ئێستا خواردنەوە مەرج نییە تۆ وتت خواردنەوە ئیتر یەکسەر بڵێ وەڵا حرامە، کحولی تیا بۆ حرامە، کحولی تیا نەبوو حرام نییە. شتەکانی تریش هەر بەم شێوازەیە. بۆیە باش وایە تۆ یەکەم شارەزایەکی، ئەگەر شارەزایەکی باش هەبێ لەوەی چی حەڵاڵە و چی حرامە، ئەوە ئیتر ڕێگەی خۆت ئەتوانی بدۆزیتەوە. بەڵام کەسێک کە نازانێت چی حەڵاڵە و چی حرامە، بۆچی ئەو شتانە ئەوترێ حرامە، ئەم کەسە لەوە چێ لە شتێکا بکەوێتە ناو گوناهەوە. بەڵام ئەسڵی مەوزوعەکە ئەوەیە ئینسان ئەوەندە تەقوای هەبێ کە زانی شتێک دووری ئەخاتەوە لە ڕێگەی ڕاست، کە زانی شتێک هەڵەی پێەکە، کە زانی شتێک شتی ناشەرعی، گومانی شتی ناشەرعی تایە، ئەبێ ئەو کەسە واز لەو شتە بێنێت. بەڵام مەرجیش نییە ئەوەی وتیان حرامە حرام بێ، ئەبێ لە بڕی بزانی بەڵگەکان چی. ئێستا مامەڵی وایە حەڵاڵە، مامۆسایەک لە خۆی وەڵێ حرام، یا مەسەلەن خواردنەوەیەک کابرا وازانێ حرامە، بەڵام ئەچی سەیرەکی کحولیتیان نیە تر بۆ حرامە. یا بۆ نمونە تۆ خواردنێکە لە ئەوروپا
زۆرێک ئەڵێن ئەگەر لە ئەوروپا گۆشت بخۆی لە ئەو مارکێتە ئەوروپیەکان ئەوە حرامە لەبەری بە تەریقی ئیسلامی سەر نەبراوە لەولاوە چەندین زانامان هەیە ئەڵێ ئەسڵ لە قورئانە ئەوەی کە خواردنی مەسیحیەکان حەڵاڵە مەگەر بە ئاشکرا بەرازی تیابێ یان عارەقی تیابێت کەواتە ئەم شتانە بازێکی اختلافی تایە بەس ئەمێنێتەوە سەر ئەوەی کە کەسەکە تەقوای چەنێ و چەندێک ئەتوانێت خۆی پارێزێ با من تەماشایەکی نووسینەکانتان بکەم هیوادارم فریاکەوم شتێ ببینم ئەڵێ لە پلانتانە هەیە داشکاندن بکرێ وەڵاهی من بەڕاستی مەبەستم خوا شاهیدە مەبەستم لەم وێبینارە ئەوە نەبووە من بێم بە خەڵک بڵێم کۆرسی هیپنۆتیزمم هەیە کۆرسی NLPم هەیە و خەڵک بڕوا بەشدار بێ بەڕاستی مەبەستم ئەوە نەبووە و حەد لە خەیاڵیشمان نەبوو بەڵکو ئەوەندە چەند جارێک گوتیان پرسیار هەیە لەسەر NLP و هیپنۆتیزم لەو بوارانە بۆیە ئەم بابەتەمان پێشکەش کرد ئەڵێ ئایا ئەتوانین چارەسەری شەرم بکەین لە ڕێگەی هیپنۆتیزمەوە بڵێ هیپنۆتیزم و NLP هەردووکیان ئەگەر بە شێوەیەکی باش لی تێبگەی و تطبیقی بکەی بە ئەگەری زۆر ئەتوانی چارەسەری شەرم بکەی و من چارەسەری شەرمم لە کۆنتترۆلی مشک و ئەندازیاری دەرونی شەرح کردو من خۆم کۆرسی هیپنۆتیزمەکەی ئاواتەکادیمیم بەدڵ نییە لەبەر دەنگەکەی و لەبەر ڕەنگەکەی واتە ئەو کاتە بە مایکێکی خراپ و تەسویرێکی خراپ کراوە بەڵام بەڕاستی دەستمان گیراوەوە نەیشتی تر هەیە ئامادە نەبووم جارێکی کە بیڵێمەوە تاوەکو ڕیکۆردیکەینەوە بە جوانی کەسێکی ئاسایی چەند کاتی پێویستە تا خۆی هیپنۆتیزم کار ڕاستێکی خۆی هیپنۆتیزمکردن حاڵەتێکی دەرونیە کەس نازانێت هیوا هەیە زۆر بە ئاسانی یەکسەر ئەکەوێ بەسەر حاڵەتەکە و ئەتوانێ بیکە هەندێک کەس هەیە ماوەیەکی زۆریش خەریکە بێ یا هەر گومانی هەیە یا ئەسڵەن ئەکەوێتە ناو هیپنۆتیزم نازانێت هیپنۆتیزم بووە ئەوەندە حاڵەتەکە دەرونیە ئەڵێ بۆ منداڵی ئۆتیزم دەبێ هیپنۆتیزم وەڵاهی ڕاستیەکەی دڵنیانیم بەڵام بۆ حاڵەتی ئەپلپسی واتەوانی کە سڕعیان لەگەڵایە هیپنۆتیزم تاقی کراوەتەوە بۆ هەنیکیان زۆر باشە بۆ هەنیکیان لە خۆی وەزعەکان تێگەچێت بۆ هەندێکیان خراپە لەبەرەوە نازانم مەگەر خۆت سێرچێ بکەی بزانی ئایا بۆ ئۆتیزم بەڵام تەسەور ناکەم مەگەر چونکە زۆر جار ئەوانەی کە تەرکیزیان خراپە بە تایبەتی ئۆتیزم و هەندێ حاڵەت هەیە هیپنۆتیزم ئەگەر باشیش بێ ناتوانانی بە ئاسانی هیپنۆتیزمیان کەیت ئەڵێ من NLPم خوێندو ئایا هیپنۆتیزم پێویستە وەڵای من ناتوانم بە کەس بڵێم پێویستە بە کەسیش ناڵێم وەرە بەشدار بە بەڵام خۆت ئەگەر شتەکە سەرنجی ڕاکێشاویت و حەزەکەی بە شێوەیەکی زانستی سەری لێ دەرکەی توانی کۆرسەکەی من بخوێنی زۆر سپاس کۆمنتی جوانی شان بۆ نووسیم دوعای خێران بۆ کردوم زۆر زۆر سپاستان دەکەم ئەتوانی بۆ فێربوونی زمان سوودی لێوەرگری ڕاستیەکەی لەوە ئەچێ بتوانی بەڵام ئامادەکردنی ئەوێ ئێمە نەمانتوانی و ئامادەیکن ینی بۆ نمونە کەسەکە محاولەیەکیشمان کرد وەڵا ڕاستێکی ڤیدیۆشمان ئامادە کرد لەسەری کەسەکە خۆی هیپنۆتیزم بکات دوایی دەرسەکە لێ بدرێ واتە سەوتێ بکەیتە گوێت دەقەی یەکەم هیپنۆتیزمتکە دوایی بۆ ماوەی نیو سەعات دەرس خەزنکا لە مێشکە زۆر باوەڕیشم پێ هەیە تاکیدیشم ئیسفادەی زۆری ئەبێ بەڵام بەداخەوە بوارمان بۆ نەڕەخسا و مەجالمان نەبووە شتی وام بکەین ئایا چۆن ئەم بابەتانە یارمەتی دەردەوێت لە پەروەردەکردنی مناڵ وەڵای هەر خۆی زانینی هیپنۆتیزم و NLP مامەڵی تۆ لەگەڵ مناڵەکەت زۆر باشەکە یعنی من کۆرسێکی NLP وتەوە بۆ بواری بەڕێوەبردن بۆ بەڕێوەبەری قوتابخانەکان ڕۆژی دووەم و سێم کە هاتنەوە وتیان وەڵای ئێستا ئەزانین چۆن مامەڵە بکەین لەگەڵ مناڵەکان و لەگەڵ خێزانی خۆشمانە یعنی لەو ڕۆی توانن ئیسفادەی لێ بکەن ئایا پەیوەندیکی باش و کاریگەر پەیوەستە بە قسەی ڕۆتینی بە چارەسەر دەکرێت NLP زۆر وازح نییە پرسیارەکە مامۆستا بۆ کەسە پۆلی 12 بێت لەو حاڵەتانەی کە بەسەری دێ لە خەم و خەفەت و قەلەقی و ئەوانە من لەگەڵ ئەوانیم تەلەبی پۆلی 12 بڕوا خۆی فێری هیپنۆتیزم کە بەڕاستی لەگەڵ ئەوانیم چونکە هیپنۆتیزم ئەگەر کەسێک لە پۆلی 9 لە پۆلی 10 فێر بوو بێ بەکاریبێنێ زۆر باشە یان ئەگەر لە پۆلی 12 کەسێکی تر بۆی بەکاربێنێ زۆر باشە بەڵام ئەگەر بڕوا خۆی بەکاریبێنێ بۆ خۆی ئەوە لەوەسێ کاتێکی زۆری لێ بڕوە
هەشە کاتی زۆر ناڕات و ئەتوانێت ئیسفایسە تەلەبمان هەیە تەلەبی پۆلی دوانزەیە ئەڵێ من بە بۆنەی هیپنۆتیزمەوە لە ماوە تەلەبێک نامی بۆ ناردوم حەزەکەی بە نامەکەیتان بۆ بدۆزمەوە ئەم بەشدار بووە بزانم نامە دەنگەکەی من برضو بيتم مع سيارة يعني صوتي من بيقدر يعني ڕاستم براستي أو صدقي باس كر لو أني لك نتو صدقة أو شتش سادة مثلا أو صدقة أمادم يكشوشي تو وشي ما حسني استقبل سالبا براستي أو صدقة زور بقولي لك نخوم تنزامي ده مسؤول بباش. السلام عليكم ماشي ما مستعجل لم يجد جواب الندامي تو تقريبا صار زي حفتك دبيت النظام نادي حفتك زيادة وظفت شلون ماشي الحمد لله وعدنا ما ئەم بەڕێزا زۆر لەم سەڵتایە كمان يعني براسي فيلم ثاني هيبنوتيزم ما مساوى باي أنا زور بيسير كا كورس هيبنوتيزم بس 3000 كتبه 3000 هزوزو كمان يعني براسي فيلم ثاني هيبنوتيزمي أنا كورساني كمان بشتغل كردوا هيبنوتيزمي أو عند زين مش قدروا أو أنا روني سرچنا ولا كودي واضح ديز ولا تعالى كلام مش قاعد يحجزون وصابوا بس الروني سرچي مثلا أو سيبونا عند زين مش قدروا يعني هيبنوتيزمي سيديش تعالى كلام مش قاعد أستي أو أصنام آماده يكي بش آماده يكي براستي استفادة زور بيهمو ما بصراحة از بخوای امن زور پیسه تو او کورسی هیپنوتیزمی 30,000 تو امن هەموو بەشدار بوویەکمانە والله ئەم نامەی بۆ ناردووم والله زیادی دینی ئەڵێ من زۆر ئیسفادەم لێ کردووە کە ئێستاکە پۆلی دۆنزەم ما مستعجل هلا بخوم حاجه له سرك اللي دمو جا لە مەسلەی ئەڵێ من لەوە ئیسفادەم لێ کردووە توانم کۆنتترۆلی خۆم کام ئیسراحەت بم بە خۆم هانی خۆم بم لە هیپنۆتیزما بۆی بەردانشم سعی بکەم بەڵام ئەم دیارە پێشوی بچێتە پۆلی دۆنزە خوێندوێتی زوو خوێندوێتی بەڵام من بە تەلەبەی پۆلی دۆنزە بەڕاستی ناڵێم بخوێن ئێمە حتا چالاکردنەوەی مێشک و یادگا بۆ تەلەبەی پۆلی دۆنزە لە نزیکی نوێی ساڵەوە ئەڵین کاکە بەشدار مەبە تەواویتر چونکە کاتت نەماوە ئەڵێ مامۆستا بۆ کەسێ پۆلی دۆنزە بێ ئەو وەڵاممان نایەوە ئایا بە چەند ڕۆژ تەواو دەبێ ئەگەر بەشدار ببم وەڵای بۆ تەلەبەی پۆلی دۆنزە من ئەڵێم بەشدارمە ئایا هیپنۆتیزم و خەوانی موگناتیسی یەکشتن بەڕێزان خەواندنی موگناتیسی کەلیمەیەکی غەڵەتە بیرکردنەوەکەی غەڵەتە سەرچاوەکە کۆنە ئەو زەمانە وایان زانی و ئەم خەوتنە پەیوەندی بە موغناتیس و بە شەپۆل و بەم شتانەوە هەیە ئەوە یەکەم جار پێوترا مێسمریزم دوایی پێوترا ماگنەتیزم بەڵام دوایی کاتێک جەیمس پرید یەکی پزیشکێ بوو هات ئیشی لەسەر هیپنۆتیزم کرد دوایی هات ڕوونکردنەوەیکی زانستیانیا لەسەر هیپنۆتیزم ناوەکەیان گۆڕی کردیان بە هیپنۆتیزم بەڵام ئەوانەی کە ئێستاکەش ئەڵێن تەنوی موغناتیسی هەروە ئازانن ئەمە شەپۆلە و موغناتیسە و شتێکی سیحریە و شتان مامۆستا لە یوتیوب سێری چ ڤیدیۆ بکەم ئەگەر هەیە لەسەر خوێندنم باشکەم پۆلی دۆنزەم بە بۆنی هیپنۆتیزم چارەسەری کەم وەڵاهی نازانم ئێمە لە یوتیوب ئاوات ئەکادمی زۆر شتمان داناوە لە ئەپلیکیشنەکەش زۆر شتی تر هەیە ئەتوانن هەواڵ بپرسم و ئەگەر کۆرسی ئەزان ئیسفادەی لێکەن بە خۆشحاڵیەوە من پێم خۆشە کەسێک کە بەشداری کۆرسێکەکە ئیسفادەی لێ بکە ئەگەر من بزانم کەسێ بەشداری کۆرسێ بکە زۆر ئیسفادەی لێ ناکەم بەخۆ حەز ناکەم بەشدار بێ چونکە من ڕۆژانە دەیان و سەدان دەستخۆشی و نامە و قسەی باش و دوعای خێرم بۆیێت و ئەمانە هۆکاری دڵخۆشیمە یەک ڕەخنە من بە تەواوەتی ناڕەحەتەکە بەڕێزێک ئەڵێ بۆچی کۆرسەکانتان هەموو بەپارێ یعنی وانە کۆرسمان هەیە بەبێ بەرامبەرە کتێبمان داناوە بەبێ بەرامبەر تەرجومەم کردووە خوێندومەتەوە دامناوە دنیای مەقالە لە سایتی ئاوات ئەکادیمی بەبێ بەرامبەر دانراوە من بڵێم چی یعنی ئەو کەسەی کە ئیخوێنەتی ئیسفادەی لێکە ئەو بۆ ناینێرێ بۆ تۆ وانە تۆ کەشتەکە بینی ئیسفادەی لەیەکی لە یوتیوبە ڤیددیوەکی ئیسفادە لێکرۆ بۆ ناینێری بۆ کەسێکی کەش ئیسفادەی لێ بکە بۆچی ئەو خەڵکەوە بزانێ ئێمە هەموو شتەکانمان هەر بەپارێ لە کاتێکە وانە اینجا دوای ئەوە کاتێکیش ئەگەر بەبێ بەرامبەر کۆرسێ بڵینەوە خۆ ناین ئیعلانێکی بەڕاستی ئێمە دنیای خەڵکمان ناسیوە لە ئاوات ئەکادیمیا ئەزانین دڵسۆزە جددیە
یعنی ئێوە کەسە دڵسۆز و جددیە هێناومانە وتمانە کاکەوت تۆ بە ئەندانی ئاوات ئەکادمی حسێبمان کردی کۆرسمان بۆ کردوێتەوە محازەرەمان پێوتووە من هەر ئەم ماڵە ئەم ماڵی پێشوو دوو دەرسی تایبەتم هەبووە لەسەر علم الأخلاق لەسەر تەسکیە لەسەر خۆچاکردن ئێمە خۆ نەوتراوە بە عامەی خەڵک تۆ بێ شتانە بە کەسێ بڵێ بەڕاستی ئەو کەسە سوور بزانی ئیسفادەی لێەکە بۆ شتمان هەیە بەڵام بەچیا ئێمان نەفەر لەگەڵ نەفرێکی کە جیاکەینە غیرە بێم نەفرە بەرەبەرە هاتبێتە پێشەوە بزانین کێ و چی و چی ئەتوانێ ئەڵێ ئەکرێ ئەبدەیتی بکەن وەڵاهی ئەمەوێشتی بۆ زیادکەین بەڵام مەجالمان نییە زۆر بەرنامی باشمان بەدەستەوە بۆ ساڵی 2026 دڵنیام ئینشاءالله لە ساڵی 2026 بە یارمەتی خوای گەورە ئاوات ئەکادیمی ئەبێتە پێشکەوتوترین پێگەی پەروەردە و فێرکردن لە کوردستانە و منافیسی عالەمیشی نەبێت یعنی بۆ نمونە تۆ تێشتێ فێر ببی ئەگەر ئەو شتە لە ئاوات ئەکادیمی هەبوو ئەوە زۆر کاریگەرتر و باشتر بێت لەوەی کە لە کۆرسێرا و لە یودێمی و لەوانە هەیە و شتی زۆر باشمان بەدەستەوەی ئینشاءڵڵا زۆر شتیشی تایە کە بەبێ بەرامبەرە تەنانەت شتی تایە کە تۆ ئەتوانی داهاتێکت دەستکێ داهاتەکە و کاتە بگۆڕیتەوە بە پارە بۆ کڕینی کورس ئایا هیپنۆتیزم بەکارە هێنرێ بۆ مناڵ بەڕێزان مناڵی خۆتان مەخەنە بەردەست خەڵک ئەبێ ئەم کەسە من ساڵێکیان دەورەی هیپنۆتیزمم کردەوە مەرجم دانا وتم بەشداریکردن 150,000 بەڵام ئەبێ یا دکتۆر بێ یا توێژەری دەرونی کۆمەڵایەتی بێ ئەیجینا وەری ناگرین گروپێکم وەرگرت زۆربەیان پزیشک بوون یا قوتابی بەشی پزیشکی بوون یان دەرونزانی و کۆمەڵناسی لەبەرچی لەبەرەوەی کە ناکرێت تۆ مناڵی خۆت بەری کەسێ هیپنۆتیزمی کە هەر نازانێت جارێ هیپنۆتیزم چێ بە شێوەیەکی عەشایرانە و خوا ئەزانێت چۆن فێر بوو چۆن جێبەجێیەکە و چی ئەزانێت لە پەروەردە و بەرەزان ئەمە وەکو چی وایە وەکو نەشتەرگەری وەکو چەقۆی عەمەلیات وایە تۆ ئەبێت دکتۆرێک سکی کەسێ هەڵدڕێ ئەجینا تۆ چەقۆیەکی نەشتەرگەری پێ بە هەوسی خۆ بڕیسکی خەڵک هەڵدڕی ئەمرێت چارەسەری ناکەی هەرچەند هیپنۆتیزم تا ئێستاکە نەسەلمێنراوە تۆ نەفرێ بخەوێنی شتێکی زەرەرێکی پێ بگا شتی هەمان نییە ینی شتی ترسناک بەڵام بەڕاستی ئەبێت تۆ کەسەکە پەروەردەکار بێ واقعان ئەبێت کەسەکە پزیشک بێت چارەسەرکار بێت ئەڵێ من زۆر سوودم لە کۆنتترۆلی مێشک و ئەندازیاری دەرونی بینیوە سپاس بۆ خۆی گەورە ئەگەر من فێر بم ئەتوانم یارمەتی خەڵک بم بۆ خواندن ئێمە بە خەڵکەڵین بە هیچ شێوەیەک تۆ مافیەوە نیە خەڵک بخوێنی من خۆم ئەو مافە بە خۆم نایم خەڵک ناخوێنم بۆ هەر کاتێ دەستگایەکی زانستیمان هەبوو وەکو سایقی چوو ئیجازەکە وەرگر و کاتە قەیناک بەڕێزان بازێ شتێ ئەخلاقە یعنی من کە خۆم دزیوەتەوە لەوەی خەڵک بخەوێنم من چەندەها جار نەفرێک هاتوو بۆ لایم وتوتی من ئەمێ ئەو شتم چاکەم لە ناخمە وتومە من مافی ئەوەم نییە ئەبێ یەکەم جار بڕۆی جوان بیری لێکەیتەوە ئەنجام نەتیجەکەم پێ بڵێ و من قەنەعەت پێ بکەی کە دەستکاریکردنی ئەو شتە بەویست و ئیرادەی خۆتە من مافی ئەوم نییە بێ من هەمێشکی تۆ دەستکاریکە بەڕێزان ئەوە ئێستاکە خەڵک فێر بووە بە هەوەسی خۆی قسە ئەکا کاریگەری دانێ لەسەر مێشکی خەڵک بەڕاستی کارێکی ناخلاقی کاری ئەخلاقی ئەوەیە ئێمە مافی ئەوەمان نییە دەستکاری دەرونی خەڵک بکەین هەروەکو چۆن مافی ئەوە نییە لە خۆتەوە خۆ بکەی بە دکتۆر و دەستکاری جەستی کەسێ بکەی ئەڵێ چارەسەر بە هێڵی کات بۆ نەخۆشی ئەبێ چارەسەر بە هێڵی کات بۆ ئیحساس و ڕەفتار و شتە دەرونیەکان ئەبێت بۆ عادەتە بێ بۆ نەخۆشی دەرونی ئەبێ نەک بۆ نەخۆشی جەستی مامۆستای بەڕێزمم برام لە کۆلێژی پزیشکی دەخوێنێت زۆر بێزار بوو دوومان لای دکتۆری دەرونی باشنەوە مەرحەلەی سەی کۆلێژی پزیشکی کە ئەم ساڵیش بە تەمایە واز لە کۆلێژ بێنێ ئایا چارەسەری دەبێ وەڵی چارەسەر باشترین شت ئەوەیە ئەم کەسە سەردانی پزیشکی دەرونی بکەم من خۆم زۆر کەسم نردۆ بۆ لای پزیشکە دەرونیەکان سپاس بۆ خوا ئێستا پزیشکی دەرونیمان هەیە جاران نەبوو ئەحساسی مەسئولیەتی گرتی دانیشتی لەگەڵ کەسەکە بۆ نمونە من چەندین نەخۆشی دەرونیم بینیوە زمانێک کە دکتۆر نەبوو بەڵام ئێستا کە دکتۆر هەیە گوناحە و ئیشی من نییە لەبەرەوە باشترین شت ئەوەیە کە کەسەکە سەردانی پزیشکی دەرونی بکە یان ئەتوانێت خۆی فێری هیپنۆتیزم بکە بەڵکو بتوانێت ئیسفادەی لێ بکە یان بێت کۆرسەکانی NLP بخوێنە بەڵکو بۆ خۆی ئیسفادەی لێ بکە چونکە ئێمە
من مافی ئەوم هەیە شتە فێری تۆ بکەم، بەس من مافی ئەو نییە بێم دەستکاری ژیانی تۆ بکەم. بەڕای من کۆرسەکانی NLP بۆ برایی تۆ لەگەڵ کۆنتترۆلی مێشک و ئەندازیاری دەرونی لەوە چێ زۆر زۆر ئیسفادی لێ بکە. ئەڵێ کاک دکتۆر ماشەڵڵا قسەکان ئاڵتون بەڕێزان من زۆر زۆر سپاس. من زیاتر خەڵک پێم بەڵێ مامۆستا لەبەری ساڵانێکی زۆر مامۆستا بووم، بەکالۆریۆس و ماستەرم هەیە لە بواری زانستەکانی کاریگەڕی و بزنسە. دکتۆراژ ویستم بیخوێنم بەداخەوە بە عکسی هەموو کەسێکەوە. من پرۆپۆزەڵی دکتۆراکەم لەبەرەوەی کە ئوستازەکەی کە قەرار بوو سەرپەرشتی بکە ئەو مافەی نەبوو ئەو ساڵەتە لەوەی دکتۆرا وەربگرێ، لەبەرەوە دکتۆراکەم نەخوێن، بۆ دواییش مەجالم نەبووە، واتە دکتۆرام نییە. ئەڵێ هۆکار چییە؟ من زۆر حەزم بە کۆرس و خوێندنەوەی، بەڵام حەزم لە بابەتی قوتابخانە نییە. زۆر کەس وایە خۆی قوتابخانە لەبەر جۆرە زەبط و ڕەبتێک شتەکان دەبێزرێ، واتە هەر تۆنیت. بەڵام ئینسان کاتێکە ڕەفتارێک ئەکا شتێک ئەکا بە دوای شتێکە ئەڕوا، یان لە ترسی ئازارێکە کە تووشی ئەبێ، یان لەبەر خۆشی بەدەزێنانێکە. تۆ کاتێک قوتابخانە ئەخوێنی مەسەلەکە نییە قوتابخانە وەکو سەیرانگا خۆشە، مەسەلەکەەوە نییە وەکو مەلەوانگە خۆشە، مەسەلەکە ئەوەیە قوتابخانە تۆ لە ترسی نمرەی کەم و لە ترسی ئەوەی سبەی بڵێن فاشیل بۆ و نەیخوێند و یان لە خۆشی ئەوەی کە بگیتە کۆلێژێک ئەبێ بڕی بخوێنی، واتە خودی ڕۆشتن بۆ قوتابخانە هەدەف نییە. تۆ بێ شتێک پاڵی پێوە بنێ و ئەبێ و پاڵنەرە بدۆزیتەوە. بەڵێن چۆن ئەنجامی بین؟ ئەم لێ کۆرسا بە چەندین سەعات باسم کردو. ئەگەر ئێستا من بمزانیا بە دوو قسە ئێوە فێرە بن ئەموت. کۆرسی هیپنۆتیزم چەند وانەیە؟ وەڵا هەڵم نەکردبێ نزیکەی وابزانم 12 سەعات 14 سەعات دڵنیانیم لەو ناوایە. کۆرسی هیپنۆتیزم هەیە بەڕێزم. ئەڵێ من لە قسەکردن بۆ جەماعەت دڵم لێیە زۆر بەسەریعی و تەنانەت ئەگەرمێ پرسیارە لە مامۆستا بکەم ئەوە واتە تۆ سۆشڵ فۆبیات هەیە، واتە یەکێکە لە بەڕێزان بەربڵاوترین فۆبیا لە عالەمە فۆبیای ئەوەیە کە لە بەردەم خەڵکا بتوانین قسە بکەیت. جا چارەسەرەکەشی ناڕەحەت نییە لە هیپنۆتیزم و لە NLP لە کۆنتترۆلی مێشک و ئەندازیاری، کۆنتترۆلی مێشک و ئەندازیاری دەرونی لەو کۆرسا چارەسەری ترس و قەلەقی و ئەوانەمان باس کردووە. خۆشەویستانم 10-12 دقەی تریش تێپەڕی. هیوادارم من ئەم شۆتوانی بێتم شتێک ڕوونکەمەوە و بەڕاستی شتەکانیش ئاواهیە، یعنی ئەمە بابەتێکی کورت و پوخت بوو. ئەوە نزیکە بێتەوە لە سەعات و 50 دقە من لە خزمەتتانە. ئەگەر شتێک بنووسن وعد نایم کە بتوانم بیخوێنمەوە وەڵام بەمەوە، بەڵام هەوڵێم چاوێکی پیا بخشێنم پێشەوەی بە تەواوەتی چاتەکە دابخم. خۆشەویستانم لەخوای گەورە داواکارم کە ڕێنوێنیمان بکە لە خۆمانەوە شوێنی خورافات و قسەی خەڵک و شتی ناعیلمی نەبین و لە خۆمانەوە فتوان نەین و لەخوا بترسین. ئەگەر زانیمان شتێک بە عقادێکی خراپە ئەمان بە، ئەگەر تەنانەت عیلمیش بێ، ئەگەر هونەرێکی باشیش بێ، ئەوە دەستی لێ هەڵگرین، چونکە هەر کەسێک کە لەبەر خاتری خوای گەورە کۆمەڵی مەساڵحی خۆی لەم دنیای واز لێبێنێ، خوای گەورە بەشتی زۆر باشتر جێکاتەوە. بۆیە ئەگەر گومانت هەبوو ناڕەحەت بووی بە شتێک نزیکی مەکەوەرەوە، ئەو باشترین شتە. بەڵام شارەزابوون لە زانست و شارەزابوون لە دین خۆت بگەینیتە مستەوایەکی باش لە بەڵگە تێبگەین و لە دنیای ئەکادیمیا و زانست تێبگەی، ئەوە شتێکی زۆر باشە و زانست هەمیشە وەکو لای تێگوایە تۆ بەردەمی خۆتی پێبینی، مەرجنی مستەقبەلی پێبینی، بەڵام بەردەمی خۆتی پێبینی. بەڵام دین عادەتەن مستەقبلت پێڵێ، واتە دین شتانێکت پێڵە پەیوەندی بە ئایندەی تۆ هەیە، بەڵام زانست شتێکت پێڵێ بەردەمی خۆت ڕووناکەکەیتەوە. هەردووکیانت پێویستە. تۆ شتێکت پێویستە بتگەێنێ بەخوا بە سەلامەتی، بەڵام لە دنیا پێویستت بە عیلمە بۆی بەردەمی خۆت ببینی و نەکەویتە چاڵێکەوە.
بەناوی ئەوەی نیەتم باشە ڕێگەی ڕاست ناتوانانی بدۆزیتەوە، بەڵکو بە عیلم ئەتوانی بدۆزیتەوە. تکایە شت دووبارە دامەنێنەوە ئازیزان، دەستی ئەوەش خۆش بێ. ئەڵێ بڕوانامە لەکوێ دەستمان بکەوێ؟ وەڵای نازام، ئەگەر لە ئاوات ئەکادمی کۆرست خوێندووە بێ لە ئاوات ئەکادمی داوای بکەی. ئەڵێ چیت هەیە لەسەر یاسای هێزی ڕاکێشان؟ بەڕێزان ئێمە گرافیتیمان هەیە، ئەمە کە ئەڵێن کێشی زەوی و کێشی تەنەکان ئەمە شتێکی فیزیاییە، بەڵام یاسای کێشکردن شتی وا لە عیلمانیە. دنیای کتێب هەیە، کتێبی ڕاز هەیە، کتێبەکانی با ناویان نەبم، کۆمەڵێک کەس هەن باوەڕیان بەو شتانە هەیە، بەڵام هیچ بەڵگەیەکی زانستی لەسەر ئەو شتە کە ئێستاکە بە ناوی تاقی ئیجابی و هێزی کێشکردن و من خەیاڵەکەم چی بوو، ژیانم وای لێت و ئەو شتەیە بەرەو ڕووم و داڵغەڵێ دەوڵەمەند بووی وەڵا بەیانی دەوڵەمەند نەبیت و ئەو شتانە هیچی لە زانستە جێی نەبووەتەوە و هیچ چی بەڵگەی زانستیشی لەسەر نییە. و هەر کەسێکیش ئەو شتانی بە ناوی NLP وتوێتەوە دروی لەگەڵ کردوون، ئێوەی خەڵەتاندووە لە NLP شتی وامان نییە. واتە ئەگەر لە منە پرسی ئایا یاسای کێشکردن ئەسلی هەیە، بۆ نموناڵێ مناڵێک لە ماڵەوە بوو زۆر حەزی لە پاسکیل بوو، چەند شەوێک بەردەوام داڵغی بۆ پاسکیل لێ ئەیە، وەڵا لە یادی لە دایک بوونەکەی باپیرەی پاسکیلێکی بۆ هێناو. خۆشەویستان، ئەمانە بەڵگە نین لەسەرەوەی کە خەیاڵەکان بێنەدی، بەڵام لە ڕاستیە ئەگەری هەیە ئینسان داوای شتێ بکە یا حەزی لە شتێ بێ، ئەگەری هەیە دەوروبەرەکەی پێی بزانن، ئەمە یەک. ئەگەری هەیە مێشکی خۆی بخاتە کار لەو بوارە، و ئەگەری هەیە خی گەورە منەت کا بەسەریا حەز و خۆزگەی ئینسانێک بێنێتە دی. بەڵام تۆ بڵێ وەڵام من خەیاڵێکەکەم، ئەم خەیاڵە ئەچێتە ناو گردون و لە گردونەوە شتەکەم بۆ ڕاکێشێ، ئەمە هەم لەگەڵ عیلمان ناگونجێ لەگەڵ دینا ناگونجێ بەڕاستی. چونکە ئێمە لە دینا باوەڕمان وایە هیچ شتێک بۆ تۆ نابێ ئیلا خوای گەورە ئەیەوێت کە ئەو شتە بۆ تۆ ببێ، و شتەکانی تریش هەمووی سەبەبن، بەڵام خوای گەورە شتەکەت بۆکە. ئەمە عەقیدەی دروستە. ئەبێ ڕێگەی دروستیشی بۆ بگریتە بەر. ڕێگەی دروستیش ئەوەیە ئەبێ بیرکەیتەوە، جوهد بکەی، هەوڵ بی، فێر ببی، خۆتمان وکەی، دوعا بکەی، داوا لە خوا بکەی خوای گەورە بۆت بکە، هەموو ئەم ڕێگەیانە ئەگریتە بەر. ئەمە ڕێگە ڕاستەکەیە. بەڵام تۆ بڵێ وەڵام من هەر بە خەیاڵ ئەتوانم هەموو شتێ بکەم، دە هەر دانیشە قسەیەکەی ئەڵێ گەر بە خەیاڵ شتەکان بەهاتنایەتە دی، هەمومان لە مناڵیە ئەسپی بچکۆلەمان ئەبوو، هەمووی لە خەیاڵەکەیانی ئەسپێکی هەیە، یا هەمووان ئەفرین باڵمان بۆ دروستە بوو نابێت. بۆیە ئێستاکە بە تایبەتی سەرچاوە فارسیەکان پڕە لەم جۆرە خورافاتانە. یعنی بۆ نمونە لە ماوە من گوێم کرد لە کەسێک بە حساب ئەمە لە یەک دوو کتێبی ئینگلیزیشەوە زانیاریەکانی وەرگرتە بوو، باسی چیەکە؟ ئەڵێ پارە هێزێکی وای هەیە و پارە تاقەکەی ئاوایە و نازام. بەڕێزان ئێمە دنیای عیلممان هەیە، باسی ژیانی داراییە، باسی بزنسە، باسی بازارسازیە، باسی ژمێریاریە، باسی فرۆشە. تۆ لە جیاتی بڕی ئەم ڕێگە عیلمی هەڵبژێری، بڕۆی ڕێگەی خورافات و وابیر لە پارە بکەرە و خەیاڵەکە و باوا بێ و داوا لە گردون بکە ئەمە و بۆ بکاو. ئەمە چییە؟ هیچ ئەساسێکی عیلمی نییە شتان. ئەڵێ مەرجە ئینسان لە هەموو بوارێکە خەریک بێ نەخێر، بەڵام ڕاستیتان پێ بڵێم هەنێک کەس ژیانی جیاوازە، هەنێک کەس توانای جیاوازە. بۆ نمونە من توانام جیاواز نییە، بەڵام ژیانم جیاواز بووە لە هەر بوارێکە کە قسەی لەسەرەکەم بەلایانی کەمەوە من 10 ساڵ ئیشم تیا کردووە. لەبەرەوە تۆ ئەگەر ئامادەبی 10 ساڵ عمری خۆ بی بە بوارێک، بە دڵنیایی ئەتوانی قسەی تیا بکەی، کۆرسی تیا بڵیتەوە، کتێبی تیا بنووسی، مەقالەی تیا بنووسی، حەڵەی تیا بکەی. من خۆم
هیپنۆتیزم بێ NLP بێ زانستەکانی بواری بزنس بێ فێربوونی زمان بێ زمانی ئینگلیزی بێ ئەمانە بە 10 ساڵ و 15 ساڵ و 20 ساڵ ئیشم تیا کردوون لەبەرەوە مەسەلەکە نیە من زۆر بلیمەت و زیرەک بوو لۆچێ تۆش 10 ساڵ خەریکی بووی تا بگەشتی تایەتە شتێک من نەمتوانیا بکەم بۆ نمونە ئەو ماوەی من بۆ فێربوونی نزیم سەرف کردووە لەوە چ هەموو کەسێ بتوانێت بەو ماوەی فێری نزی بێ بەڵامی تر شتێکیشمان هەیە هیوا هەیە لە توانە هەیە کۆمەڵشتی جیاواز فێر بێ هیوا هەیە لە توانایە نیە بەڕێزان شتێک نووسراوە ئەمەیان گرنگە وەڵامی بەمەوە ببورن ئەڵێ من خۆم هیپنۆتیزم کرد باشە کاتی خۆت هیپنۆتیزمەکەی بۆ نمونە ئەڵێ ئێستا من تا 5 ژمێرم دەسم خۆی بەرزە بێتەوە و کاتێک کە دەست بەرزە بێتەوە هەست ناکەی تۆ دەست بەرزەکەیتەوە بۆ ئەمە ئاساییە مێشکی تۆ ئەو هەست و شعورەکەی وەستاوە بەڵام ئیعازەکە لەو بەشەی مێشتەوە بەهۆی ئەو قسانی کە کردوتە ئەو بەشەی مێشکرد ئیعازەکە ئەنێرێ بۆ ماسولکەکە گرژە بێ دەست بەرزە بێتەوە بەبێ ئەوەی خۆت زۆرکەی لە ماسولکە ئێوە مێشکت ئیشەکەکە هەروەکو چۆن تۆ بەبێ ئەوەی خۆ بتەوێ گەر دەرزێ بکەن بە قاشتا یەکسەر قاچە بەرزەکەیتەوە لا ئیرادی وا ناکەی کاتە ئەو شتانە هیچی لا ئیرادی نییە لە هیپنۆتیزمە ئیعازەکە ئەنێری مێشک جێبەجێک ئەڵێ ئایا وێبیناری ڕزگاربوون لە هەژاریکەی پێشکەشەکرێ ئینشاءڵڵا ئەم هەفتەیە بێتەوە لە خزمتانە بوو هەفتەی پێشوو لەبەر نەمانی کارەبا پێشکەشمان نەکرد وتم ئەوەی ئیمتیحانی هەیە مەجالی نابێت پرسیارێکی کە هەیە لەسەر غەسلی گورچیلەوەوانە وەڵای ڕاستیەکەی من پێم وتی توێژینەوە هەیە لە وارەکە کاریگەری هەبووە بەڵام وەکو ئەوەی کێبیکا و چۆن ئەکرێ یعنی ئەویان نازانم ئەگەر کەسێ لە ئەمریکا بێ ئاسانە شارەزای دەستکەوێت لەو بوارە ئەڵێ ئەکرێ لە ناو ئیمتیحان خۆمان هیپنۆتیزم کەین بۆ بیرکەوتنەوەی شتەکان وەڵای من خۆم نەم کردووە و لەوە چێ نەشم توانی بێ هەر بیریشم لێ نەکرد بێتەوە بەڵام ئەگەر کەسێک زۆر ممارەسەی هەبێ بیەوێ وا بکە لەوە چێ بتوانێت بەس من نەم کردو ئەڵێ باشترین چییە کە خۆمانی پێ بناسیین یوتیوبی ئاوات ئەکادمی بڕۆ بەشی لایڤ 4-5 دەرسم وتووەتەوە لەسەر خۆناسین هیوادارم هەمووتان بڕۆن ئیسفادەی لێ بکەن ڕێک وەکو کۆرسێک وایە بەبێ بەرامبەر لە یوتیوب لە بەشی لایڤ ئەڵێ ئایا ئەمە بەشێک ئەبێ لە چالاکردنەوەی مێشک نەخێر ئەم بابەتانەی کە باسم کرد ئەم شەو هیچ پەیوەندی بە هیچ کۆرسێکی ترەوە نییە جگە لە هیپنۆتیزم و NLP و چالاکردنەوەی بەڵام کۆنتترۆلی مێشک بەڵام چالاکردنەوەی مێشک و بەهێزکردنی یادگە هیچ پەیوەندی بەم بابەتانەوە نییە هیچ کتێبێکت بەردەستە نەوەڵا هەرچی کتێبم هەبوو یا چاپ نەکراوە یا زمانی 2008 و 9 ئەوانە لە بازاڕا نەماوە 2010 11 ئیتر دوای ئەو من کتێبم چاپ نەکردەوە ئەڵێ من تێبینیم هەیە لەسەر ئەموانەی ئەمشەو جا خۆزگا تێبینەکەت دابنایە زۆر باشە بوو ئەڵێ من بەختەوەرین لە سەردەمێک ئاژین ماوەساواتمان ناسی وەڵا فەزڵی خوای گەورەیە ئەگەر من شتێ بزانم و ئەگەر بتوانم سوودێکم هەبێ ئازایەتی من نییە زۆر زۆر سپاس مامۆستا دەست خۆش هەندێک کەس هەیە
کەسێک هەیە بە ئینگلیزی بۆی نووسیوم ئەڵێ please answer my question I want to become the first of my university does this course helps me نا ئەگەرەتەوێ یەکەم بی لە زانکۆ کۆرسی چالاکردنەوەی مێشک و ئەندازیاری دەرونی بخوێنە دڵنیا بە ئەگەر جێبەجێی بکەیت چکە تەلەبەمان هەیە تۆزێکی خوێندووە باوەڕکەن یەکەمی کۆلێژەکەیەتی لەو ڕۆژەوە کۆنترۆ چالاکردنەوەی مێشک و ئەندازیاری دەرونی بڵێم عەفوەن چالاکردنەوەی مێشک و بەهێزکردنی یادگا ئەو کۆرسە تایبەتە بۆ دەرەجەهێنان و سعیکردن ئەڵێ وەک توێژەرێکی دەرونی کۆرسی هیپنۆتیزمەکە ئیسفادێبێ یا ئەندازیاری دەرونی بە دڵنیایی ئەندازیاری دەرونی ئەندازیاری دەرونی بۆ توێژەری دەرونی کۆمەڵایەتی هەیە بەشداری کردووە دکتۆرمان هەیە توێژەری دەرونی کۆمەڵایەتیمان هەیە مامۆستای زانکۆمان هەیە بەشداریان کردو زۆر ئیسفادەیان لێکردنەوە چۆن نرخی کۆرسەکان بزانین تەنها نامە بنێرە بۆ ئاوات ئەکادمی بڵێ لەم بوارە چەند کۆرسان هەیە نرخیان چەنە و ئەوانە پێتەڵێن ئەڵێ ئایا بە بەشداری لە کورسی NLP بەڕێزت ئەتوانم بە تەواتی فێرم وەڵاو چوارە بخوێنی پێم وایە یان شتێکی وا نامێنێتەوە چونکە من خۆم زمانێ توێژینەوەم کردووە دنیا توێژینەوەم بینوە لەسەر NLP دەورەم وتوەتەوە کۆرسی یەکەم و دووەم و سێمی NLP لەگەڵ کۆنتترۆلی مێشک و ئەندازیاری دەرونی ئەوەی لەویا وتومەتەوە دوای ئەوە ئەگەر مەقالەیە شتێکە بینی بیخوێنەرەوە بزانە چەندێک تۆ پێویستت بە شارەزایی زیاتر هەیە ئازیزانم کاتەکەمان تەواو بوو داوای لێبوردن لە هەموو کەسانی ترەکەم کە نووسی بوویان نەمتوانی بیخوێنمەوە هەر سەرکەوتوو بن خواتان لەگەڵ